السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. پاشی و افشواجی خیر و برکت بسروا ساعت ایکل هولیر الباشوری کردستانه هر دم که هین لیبن هر جایی که هین لیبن صلوات طیبت بود. همی کار کیدا همی وقتی که جیانه طیبتی سوان وقتی جدید قناق خلاص بیت و برف قناق کادی و چوی الدف مبخوز زنگا مطرسیه لیده چونکه او قناق برینو که چجارا نازفرد ایک سرچار یعنی که افروکه هفتیک شی و رمضان پیروز در باز بید نازفرد اول یعنی اگه بیراته بید بری هفتیک تمام وقتی ما پیروز بایا همه جهان مسلمان که سر هاتنا ای و رمضان پیروز لی چپ کن هدی اف هیوا یا در باز بید تشیار بن وقتی خوب تشتت خیری و در باز بفیروشی ندین سلامی خواتان لبت و وک جبانی هاوکارم وتی ام شو یک هفته رک من تپران امرو لهشتمین روزی و هیوادارین که تا ام کاتا پروگرامی پاشیف پروگرامی که پربار بو بیت بوتان لزانیاری و هر وها لو بابتانی که دیخین رو کاتا کانی ایوی پر کرد بیت بسود و زانیاری. ایشالله. گشتیجی هر مهوانک هر برگه و بابت که پاشی ویدام پیشکش کن مبستما و زانیاری زیادتر پیشکشی و بکن دهین زیادتر وقتی خویت هیوا رمضان دا خیر و برکت در باز کن و جالی تندرستی و زانیاری تمام شوهر بگیرین این چه تندرستی خوب پارس نهاش روزایی که و حتی روزات مایی که ده اول سیستمی من سبب سیوت کردوتت ل هفته که پاری هستی آمان کرد که آها زود پاری و بفیروی ندین ازانی جوان هم بخوم ببیرهنانه و بخوم هم بو بینرانیش من مانگی رمضان او هابینم هر روزی کی نک مثلا هفته کدو هفته هر روزی کی دو کارمان هی لروزه که یک کاتک پارچه و هلاستین هسته کی تو ارکی کده ابی بجیبینی و او روزو گرتنکی و خوتی با آمده کی کاتکیش بربانگه کی توا من بخوم و همو هستکان بلایک هستی کاتک خورماکا خوم کاتک بربانگه کمو هستی سرکوتنکم هیا سرکوتم بسر نفسه امروش توانیم امروش او مهمه او کاری که به من سپیر رابو انجامم داوا و لروجه که دو جار هست بواکی لملا ارکیکت بسر شانو بو لملا ارکیکت جبجه کردو زور هستی کی خوشه انشالله هاو بدین که نک تنها لرمضان لروجانی آسایش اوها هستی بر پرسارتی من برانبر چرکه به چرکه کانی روزمان هست. به جای گرینگ اوجی خودش همیا قبیل بکت. رنگ گلک جارم روف خلط بد. آخف نکا خلط تصرف که کریت تیوار رمضان دایان جی بری هنگی رنگش لپت مروی در که بد خودش سر محسب نکت و المنع گرد خیر و برکت تیوار رمضان سر مکیم نبد. همی آوایی تمامی خوده اش بخو ورگرد. کاتشوی گویه هر کارک و هر کردوک و هر پرستنک عبدت من بویه تنی روزینه بد بومنه. بله. خدای انشالله حساش مورگره. و اما همون سالک لیک مانگا میوانی خدای گورین و جگل لویش مانگا مانگی پاکی درونه. وقت شو تورک من بس لوا اکاد بس لپاکی اکاد پاکو خوانی. پاکجی. بله پاکو خوانی که یکی کلا هر گریم ترینه کانی او کردارانی که مروف انجامیه ده اما مال من پاک کین. ونیا مال من مبستم لمال ناو ماڵە ماڵێکی تریش مەبەستم لە سەروەت و سامانە پاکیەکەینەوە بە زەکاتدان بەڵام پاکردنەوەیکی تر هەیە معنەویە ئەویش پاکردنەوەی ناخە پاکردنەوەی دەروونە کە لە مانگی ڕەمەزانە ناخی خۆمان ئەو 11 مانگی کە تێپەڕێەوە هەڵی ئەوادەین کە پاکی جەسووان ئەو پیچەکی ئاڵوزە مەسەلەن کۆ یا دیوارە مەسەلەن هەکە تو جهت تشتێکی پاقشتکی درمان توێت هەیە تشتێ توێت نەیکۆ چاو پاقشتکی بەس پاقشکردنەوە نەفسی چاوایە و چاوە نەفس پیس بێت اوی خود حس کردید گل ما مستای آینی بحث کن بسته بحثا پاشی و فتاره کرد فتاره وکیانو که دیار ام مالا خودش همی ما مستای آینی راضی بد فرموتو بانگی دتو ام روزا خوب پشتینین بس باشه بری چاویه وجب ما في مسئله بیشه او پاکیجا که طیبت میوهی باشه بس او پاکیجا کین که 200 سال لەمەوبەر هاوڵاتیان و ڕۆژوانان لە کۆیە بە تەقاندنی تۆپی وەستا ڕەجەب بەربانگیان کردوەوە پێشتر هەروە بۆ بە دەنگی تۆپ بەربان کراوەتەوە جا ئەو تۆپەی وەستا ڕەجەب تۆپەمە مۆسترە ئەوەی کە تۆڵی تۆپە زۆر بە پڵەکە بە قورسیەڵیت یەکجاری مەسەلا مۆستی گوتیە مۆست هەیە گوتێ وەڵڵا من هەی بە سوای پەیت نینە ئەمیش لەو تۆپەیە
بە تون و تۆڵی وتی تۆپایتر بەڕوانکردنەوەکە بەو تۆپە زۆر خۆشترێک دەرەچێت و ڕۆژویان شکانوە بەو تۆپە و بڕێک بارود پارچە قوماشیان خستۆتە ناو لولەیەکی تۆپەوە و لە کاتی تەقاندنیشە دەنگێکی گەورەی لە بەرز بۆتەوە بەو شێوەیە هاوڵاتیان ڕۆژەکەیان شکاندووە زانیویانەکەی تر ئەمە کاتی بەربانکردنە چونکە وەکو ئێستا بڵنگۆ و ئەوانە نەبووە جسر مثلا پارچت قماشی دا زویجی بیشم دارمی تدریم دا پارچت قماشی دفمه مثلا پارچت پاطینه پاطا پاطات كانت ناف طوبيدا جا باباسي وسط رجب كم كلا سردمي مير محمدي مير سوران لورميوا هن راوتا رواندوزو كارخاني تشكو تقمني هبوا اینجا باز زیاتر من باسی لێ نەکەم بچینە ناو فیچەرەکە زیاتر دیمەن خەلکو ئەم تۆپێژی بینی کە چۆ بیە تۆپ ببینی ئەو تۆپە ئۆستاڕەزەب وەختی خۆی لە ئورمیەوە هیناتی هەڵبەتە کە باسی تۆپەکەی ئۆستاڕەزەب دەکەین ڕاستەوخۆ دەبێت پەیوەستی کەینەوە بە میرنشینی سۆران میرنشینی سۆران سەرەتای دەرکەوتنی لە ناوەڕاستی سەدەی چاردەهەمەوە سەری هەڵداوە لە سەردەستی میر کۆلۆزبەک دوای ویش ئەیسا بەگ هاتووە لە دوای ئەوانش چەند کەسانیشتر هاتوون ئیدامەیان بەو میرنشینە داوە تاکو میر مستەفا لە دوایش میر محەممەد لە ساڵی 1913 بۆ 1936 حکومڕانی کردووە قەڵەم ڕەوەکەشی توانین بڵێن بەشێکی کوردستانی باکوور تاکو دەگاتە کۆیە و زێی بچووک ئەوانە لەژێر قەڵەمڕەوی فەرمانڕەوایی ئەو بووە و لەو کاتەدا ئەو 30,000 سەربازی هەبووە کە دەیان سوارە بووین و بیستیشیان پیادە بووین بۆیە بیری لەوە کردوێتەوە کە چەک و تەقەمەنی شتی خۆی هەبێت لەو کاتەدا بۆیە لە ساڵی 1914 لەو بینەی با بڵێن بیری لەوە کردوێتەوە کارگە دروست بکرێت لەوێ و ئۆستاڕەزەب لە ئورمێەوە بێنن بۆ ئەوەی ئەو تۆپە دروست بکات. هەندێک پێیان وایە کە 200 دانەی دروست کردووە هەندێک پێیان وایە 222 دانەی دروست کردووە جگەلەوەی خەنجەر و شمشێر دروست کراوە هەروە سکەی پارەش لەبێ دروست کراوە کە لە سەردەمی میر محەممەد پارە هەبووە و پارەیە وەلەو مۆنتیقەیە بەکار هاتووە ئەو کاتەش دیارە کۆیش لە ژێر قەڵەمڕەوی ئەوان بووە ئەو تۆپەیان هێناوە و هەروەها لە سەرگردی کە کۆندایان ناوە دوودانە بووین ئەو تۆپانە بەڵام لە کۆیە ئەو تۆپە ئەوەی لە زەینی خەڵکەکە مابوو تاکو و ناوەڕاستی 1965 بەکار هاتووە زیاتر لە ڕەمەزانان بەکاریان هێناوە لە ڕەمەزانانی بۆ شێوە بەکاریان هێناوە کە باڕوتیان تێکردووە دیوی پێشەوەشیان پەڕۆیان تێکردووە لەبەرەوەی ئەوان دەنگەکەیان مەبەست وەنەک با بڵێن ئاسن و شتی تێدا بێ وەکو شتی شەڕ بەکار بێت و هەروەها ئۆستاعەبۆ لێرە توانیوە حەمەعەبۆ توانی ئاگری تێبەرداوە و تۆپەکانیان تەقاندووە واروە لە سەربانی مزگەوتی گەورە مەلا عەبدوڕەحمان بە مەندیلە سپیەکەی ئیشارەتی داوەتێ کە کاتی بانگدانە و تۆپەکە بتەقێندرێ بەو شێوەیە تۆپەکەیان تەقاندووە گرمەیەکی زۆر گەورەی هەبووە تەنانەت کۆیە و دەشتی کۆیە و دەوروبەری شویان لەو گرمە بووە. ساڵی 1984 کە سەرباز و ئەوانە لەو قشڵەیە دەبن زابتێک دەیباتە ڕانیە لە ڕانیشەوە دەیباتە بەغدا ئەوە هەندێک پێیان وایە ماوەیەک لە بەردەم وەزارەتی دیفاع بووە بەڵام ئێستا ئەوە لە مەتحەفێک لە بەغدا ئەو تۆپە پارێزراوە وەروە بۆ ئەو تۆپە مامۆستا فازڵ شەوڕۆ لە ساڵی 2009 هەوڵی ئەوەیدا ئەو تۆپە بهێنێتەوە هەوڵەکی زۆریدا یاخود دروستی بکاتەوە کولفەی زۆری ویست بۆ دروستکردنەوەکەی بۆیە بۆ خۆی بە شێوەک لە شێوەکان ستونی کارەبای هینا و هەروەها چەند ڕۆژێ وەکو کرێکار ئیشی تێدا کرد دیارە فەرمانگای شوێنەواری کۆیەش هاوکاریان کرد چەندان پرۆژەی لە بۆ شاری کۆیە هەبووە بەڵام هاوکاری نەکراوە و یەک لە پرۆژە زۆر جوانەکانیە کە ئێستا ئێمە دەیبینین
و دانەیەکی ترمان هەیە لە ساڵی 1990 دوو دانەی لێبوو ئەوە لەلایەن کەسێکەوە بە وتەی مامۆستا فازل شەوڕۆ لەلایەن کەسێکەوە پارێزراوە لەبەرەوەی ئەو کاتی ئاسن و مادەی زەرد و ئەوانەیان دەبردە ئێران و دەفرۆشە لە ترسی ئەوی پاراستویەتی و قەولی پێداوە کە مامۆستا فازل شەوڕۆ بێتن سەکۆیەکی جوانی بۆ دروست بکرێ ئەو تۆپە دابنرێتەوە ئەگەر ئەو تۆپە دابنرێتەوە بەڕاستی شتێکی زۆر گەورەیە لە بۆ کۆیە ڕەنگە ئێستا ئەو کارەکانی ڕاگەیاندن زۆرە بە موبایلە بانگدان هەیە ئەو کاتی بانگدان هەموو مزگەوتێک بڵندگۆی نەبوو مزگەوتی گەورە و چەند مزگەوتێک بڵندگۆی هەبوو ئەو کاتی ئەو تۆپە هەبوو لە کۆیە بەڵام دەتوان وەکو نەریتێکی کۆن یەکەم ڕۆژی ڕەمەزانان بەکاری بێن و تۆپەکە بتەقێنرێت ساڵەیەک ڕۆژ ئەمە وەکو نەریتێک و وەکو جوانێک جگە لەوەی ئەو هەموو خەڵکو و گەشتیارانی کە ڕوو لێرە دەکەن ئەو تۆپە دەبین دیمەنێکی جوانی هەیە. ڕاستیژی یعنی هەم کللتور هەمژی نەریتێکە جۆنە تاقااندنەوە تۆپێلێ نوکە تەوا وڵاتی مسلمانی جیهانی ئەف نەریتە گەلەکیم بیە لێ نوکەش دەیانەیە هەی تایبەتیژوەکەەوە نەش دەست یعنی بەحز دەکری کوە بەس ڕۆژائێکی هەیڤ ڕەمەزانە پیرۆز تێتە تەقااندن وەکە نەریتێک دابزانە نێشتا ئەڤەیە یا باشە یعنی بۆ کارانینێ کارێ خۆت کرد بۆ شیارکردنا ڕۆژیگرا و شکاندنا ڕۆژیە و گشتیژی تۆپ یعنی مێژووە ئیسلامێدا يعني تشتكي ديار يعني لوجوك رمزك ديار بيتنا في رمضان هر وقت بس تكردنك هر ليرة لزوربي ولاتان بتايبتي ولاتا عربية كان طب بكار هاتوا جا طب بو بربان بوا ولداني الدهول يعني لداني او شتا وكو دهول ويتر بو بارشيف بوا اوش يعني بو بارشيف بكار هنا بابچینە ناو تەوەر و بابەتی پرۆگرامی ئەم شەومان کە باسمان لە پاک و خاوێنی کرد و وتمان پاک و خاوێنی لە ئیسلامە زۆر گرنگی پێدراوە و ئیمەش ئەم شەو سەبارەت بەوە و ئەو بابەتە زۆر پرسیارمان ئەبێت کە پرسیارەکانمان ئاراستەی دکتۆر جەمیل سوورچی مامۆستای ئاینی و مامۆستای زانکۆ دەکەین بەخێرهاتن دەکەین بۆ ناو ئستۆدیۆی پارشیف بەخێراتی مامۆستا گەلە بخێراتن ڕەمەزانەوە پیرۆز ڕۆژی نوێژ قەبیل و پۆشتیڤە خێر و بەرەکەت جهما ام شپاقجیا سرو دست بکن یاش درو کاب چوا فرمان مهاتیا کرن ام پاقجی جیب کن هر ارکو کارکت ناف آین اسلام دا. بله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. پاک و خاوێنی لە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگیەکی زۆری پێدراوە و پێگەیەکی گەورەی هەیە لە ئیسلام ئەگەر تەماشای قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم زۆر دەق دەبینین زۆر نەس دەبینین کە هانی ئێمەی مرۆڤەکان دەدەن لەسەر پاک و خاوێنی وەکو دەبینین خوای تەعالا کە باز دەکا دەفەرموێ ئین الله يحب التوابین ويحب المتطهرين خوای تەعالا ئەو جۆرە کەسانەی زۆر خۆش دەوێت کە تۆبەکارن پاش گوناح و تاوان درو دەرونی خۆیان پاک و خاوێن دەکەنەوە ئەمە ئاماژەیە لە بۆ پاک و خاوێنی معنەوی نەفسی و يحب المتطهرين و ئەو کەسانەشی خۆش دەوێت کە بەدەنی خۆیان جلوبەرجی خۆیان دیمەن و شێوازی دەرەوەی خۆیان پاک و خاوێن ڕادەگرن و حتا خوای تەعالا کە ئەمر بە پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم هەر لە شاری مەکەی پیرۆز لە بیدایەتی هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام کە بانگەوازی خەڵک بکا لە بۆ ئیسلام کە لە سوورەتی المدەثیر دەفەرمێ یا ئەیها المدەثیر قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر والرجز فاهجر يعني لەگەر بابەتی زۆر زۆر گرنگ باسی پاک و خاوێنی جلوبەرگ دەکا و داوا لە پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم و لە ڕێگای ئەویشەوە داوا لە ئومەتەکەی دەکا کە دائیمەن جلوبەرگەکانیان پاک و خاوێن ڕابگرن و شیک پۆش بن لەبەرەوەی ئەو کەسێک کە دەچێ بانگەوازی خەرک دەکا لە بۆ ئیسلام و ربك فكبر کە باسی گەورەکردنی خوا دەکا و الرجز فاهجر ئەو سەنەمانەی کە دەپەرسترێن وازی لێبینن لە بۆ دینی حەق و ڕاست بانجیان دەکا یعنی حتا ئەو دیمەنە لەوانەیە تأثیری خۆی هەبی کاریگەری خۆی هەبی لەسەر نەفسی ئەو کەسانی کە بانجیان دەکەی لەبەرەوە خوای تەعالا کە باسی مزگەفتی قوبا دەکا لە شاری مەدینە یان مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم
کە یەکەم مزگەوتە لە ئیسلام دروست کرا لە مەسجد ئوسس على التقوى من أول يوم أحق أن تقوم فيه باسی ئەو کەسانە دەکا کە هاتوچۆی ئەو مزگەوتە دەکەن کەسانێکن نوێژ خوێنن لەو مزگەوتە دەفەرمێ فيه رجال يحبون أن يتطهروا والله يحب المطهرين يعني کەسانێکی تێدایە زۆر حەز لەوە دەکەن خۆیان خاوێن بکەنەوە وەخوای تەعالەش ئەو کەسانەی خۆش دەوێ کە خۆیان پاک و خاوێن ڕادەگرن و پێغەمبەر عەلەیهی السەلات وسەلام لە فەرمودەیەک دەفەرمێ الطهور شطر الإيمان پاک و خاوێنی نیوەی ئیمانە اینجا ئێمە دەقمان زۆرە کە تەکید لەسەر پاک و خاوێنی دەکەن و ئەو پاک و خاوێنیش طبعا دەکرێت بە دوو بەش پاک و خاوێنی دل و دەروون و پاک و خاوێنی دیمەن و جلوبەرگ و بەدەن و جەستەی مرۆڤ کە بە پاک و خاوێنی ڕابگری. بەڵێ مامۆستا لە فقهی ئیسلامیشە یەکەم بابی تەهارەیە وەک جەنابەت باست کرد الطهارة شطر الطهور شطر الإيمان من الإيمان کەواتە پێمان بڵێ لە ئیسلامە لەکوێوە پاک و خاوێنی دەست پێکات لە دەستنوێژەوە دەست پێ دەکات یان لە پاک و خاوێنی ناخ و دەروونەوە دەست پێکات وەکو باست کرد بەرێ زانایانی ئیسلام لەبەر تێگەیشتنیان لە دقەکانی قورئانی پیرۆز و فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کتێبە فقهیەکان دائما بە کتاب الطهارە دەست پێ دەکات وەکو ئاماژەیەک کە پێش هەموو شتێک و عیبادەتەکانیش تۆ لە تەهارە لە پاک و خاوێنیەوە دەست پێ دەکەیت چونکە ئەگەر نوێژ دەکەی میفتاح و کلیلی نوێژ دەست نوێژە تۆ تا پاک و خاوێن نەبی جلوبەرگت پاک و خاوێن نەبی شوێنەکە کە نوێژی لەسەر دەکەی پاک و خاوێن نەبی و دەست نوێژت نەبی ناتوانانی نوێژ بکەیت لەبەرەوە تەهارە زۆر گرنگی پێ دەترێ لە ئاینی پیرۆزی ئیسلام کە باسی ئاو دەکا ئاوی پاک چییە و ئاوی کە پیسە چه ئاوێکە و چۆن پاک دەبێتەوە و اینجا شێوازەکانی تری پاک و خاوێنی و ئەو شتانێک کە پیسن هەمووی لە کتاب الطهارە زۆر بە جوانی ڕوون دەکرێتەوە ئەمەش هەمووی بە لە ڕێگای دقەکانی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی کە تۆ باس دەکەی مەسئلەی پاک و خاوێنی دل و دەروون پاک و خاوێنی نەفس بەرێکە پێی دەگوترێت تەسکیە یعنی حتا پێغەمبەر عەلەیهی السەلات وسەلام کە خوای گەورە باسی دەکا دەفەرمێ هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم تەسکیە پاچیان دەکاتەوە خاوێنیان دەکا ئەمە پاک و خاوێنی نەفسە حتا کە خوای تەعالا مەدحی ئەو کەسە دەکا بەسەر بەرز و سەر برند يعني بنازح و سەرکەوتوو دایدەنێ دەفەرمێ قد أفلح من زكاها وقد خاب من دساها باسی نەفسە ئەو کەسە سەربەرز و سەربرند و نازح و سەرکەوتووە کە تەسکیەی نەفسی خۆی دەکا مثلا لە حقد لە حەسادەت لە بغض و کینە و لە ئاەتێکی تر کە دەفەرمێ قد أفلح من تزكى ئینجا پاکردنەوەی دل و دەروون علاقە و پەیوەندیەکی زۆری هەیە بە عیبادەت و خوداپەرستیەکان ئێمە کە لە مانجی ڕەمەزانی پیرۆزین فەرزی زەکات کە دەدرێ خوای تەعالا کە باسی زەکات دەکا کە ئەمر بە پێغەمبەر دەفەرمووی صلی الله عليه وسلم کە دەفەرمێ خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها کە مال و سەدەقە لە مال و سەرۆت و سامانیان وەردەگری لە دەوڵەمەندەکان دەیدەی بە فەقیر و هەژارەکان ئەمە لۆ خۆیان فایدەیە چونکە پاک و خاوێن دەبنەوە تەسکیە تەطهیر چونکە خۆی تەسکیە و تەطهیری معنەوی دل و دەروون ئەوەیە لە بخل لە ڕژد و بخلی ئەو کەسە ئەنانی نەبی تەنها مال و ساروەت و سامانەکەی لە بۆ خۆی نەوێ کەسانی فەقیر و هەژارن دەستی یارمەتیان لە بۆ درێژ بکە ئینجا لە ڕۆژی ئەگەر ڕۆژی فێری سەبر و تەحەمولت دەکا ئەگە کەسانێک مثلا جێسەریشت پێ بکەن بیانەوێت تووشی شەڕیشت بکەن پێغەمبەر عەلەیهی السەلات وسەلام دەفەرموێ فإن سابه أحد أو قاتله فليقل إني صائم بالا دلي خويدا يعني برورو بيبري بري من بروجوم كواتا يعني ولامي خرابة بخرابة ناداتوا بتساكا ولامي داداتوا أمش خوي زورك لتسكي نفس بلي ما مصطفى طيبتي بحثا باقش كرنا جلوبرغو خو وك يعني آية قرآن بيروز داشتي وربك فكبر وثيابك فطهر أفا بو كسكي يا ديار مثلا مالا خود دابت و جویه خوش بد بس بو كريكارا چايه ام دي بسياري هيلين بو بابت کریکارا کو ابرو که روزو جشن کریکارا جه راستش واسه بچه نه باشه چونکی کریکار جت مالت خود ما اینه بس هم ده افکار خو آراس احمدی پای که راست خو جهولری ورگرین آراس افدم تباش جشن کریکارا
الهمی کرێکارێت وێ جیهانê pîroz did pîviyayekê hêdî hêdî vayrosê koronayê bar kir û کرێکار vegirne veserkar û kesabeta xwe taybetî jî ez behsam vê rojê bikim mêvaneke taybet hem girêdayî heyva Remezanê hem jî kar û kesabeta kirêkar ji de heye fermû. ژوان ئەمڕۆ یەکی ئارە دیارە لە سەرتاسەری جیهان یەکی ئارە بە جژنی کرێکاران دانراوە ئەمساڵ کرێکاران بەهۆی هاتنی ڤایرۆسی کۆن لە سەرتاسەری جیهان بە بارودۆخێکی نەخوازرا و تێدەپەڕن دیارە لە هەرێمی کوردستانیش کرێکارانی هەرێمی کوردستانیش بەدەرنین لەم بارودۆخە من لەگەڵ حەسەن ڕەمەزان بەڕێوەبەری ڕاگەیاندنی لقی هەولێری سەندیکای کرێکاران گفتوگۆ دەکەم کاک حەسەن ئەگەر بێی تێرە ئەمێ پێم بڵێ بارودۆخی کرێکارانی کوردستان هەم لە مانجی ڕەمەزان و هەم لە ماوەی هاتنی شەپۆلی ڤایرۆسی کۆڕۆن لە هەرێمی کوردستان لە ساسێکدایەوە بە ڕێژەی چەند کرێکاران لە هەرێمی کوردستان ئێستا بێکار. بڵێ زۆر سپاس سەرەتا یەکی ئایار ڕۆژێکی بەرز و پیرۆزە لای کرێکاران ئەو ڕۆژە ئێمە پیرۆز دەکەین لە هەموو کرێکاران هیوادارین کرێکاران تەندروستیان باشبی دوور بن لە هەموو پەتایەکی ئەو سەردەمەکە ئێستا وەکو ڤایرۆزی کۆڕۆنا ئێمە بەڕاستی وەکو سەندیکای کرێکاران سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت لەسەر بارودۆخی کرێکاران بارودۆخی کرێکاران ژیانیان زۆر ئەستەمە لەبەرەوەی ماوەی نزیکەی 2 مانگە کرێکاران لە ماڵەوە لە کەرەنتینەدان بێ ئیش و بێکارن هەر بۆیە کرێکاران ئێستا مافی ئەویان هەیە کە وەکو چینێکی هەژار کەم دەرامەت کە حکوومەت چاودێریان بکە ئاوڕیان لێ بداتەوە هەوڵ بدا ئێمە داوامان کردووە وەکو سەندیکای کرێکاران کە دێمە سەر ئەو بەس ئەگەر وەڵامی پرسیارەکەم دێوە چەند کرێکار ئێستا لە شاری هەولێر بێکارن بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا لە ماڵەوەدانی وڵا کرێکاران بەگشتی بێکار بووینە لەو ماوەی ڕابردوودا ئێمە دەتوانین بڵێن 185 کرێکاران بێکار بووینە دەتوانین بڵێن ڕێژەیەک لە کار بووینە وەکو کرێکارانەی لە نانەوەخانەکان لە شوێنەکانی وەکو بەنزیخانەکان لە مارکێتەکان لە کاردا بووینە بەڵام ئیتر بەگشتی کرێکاران لە ماڵەوەدا بووینە ئێستا ئەمە وەکو سەندیکای کرێکاران سوپاسی کرێکاران دەکەین کە بەڕاستی کرێکاران پابندی ڕێنماییەکانی سەلامەتی تەندروستی بووینە بۆ پاراستنی گیانی خۆیان. کاک حەسەن ئێوە لە یاداشتی بەبوونەی یەکی ئار لە یاداشتێکتان داوەتە پارێزگاری هەولێر ئەگەر بە کورتی پێم بڵێ داواکاری ئێوە چێ لە پارێزگاری هەولێر کە داواکاری کرێکارانە وڵا ئێمە ئەو یاداشتەکە لامانە ئەگەر بکرێت بیخینەوە بە کورتی بڵێ ئەمە یاداشتەکەمان خۆی لە چەند خاڵێ گرتوێتەوە لەوانە مەسەلەن داوامان لە بەڕێزیان کردووە میکانیزمێک بدۆزنەوە بۆ بڵێ هاوکاری ئەو کرێکارانە بکرێت کە کرێکاری ڕۆژانەن و شوێنی کاریان دیار نەبوو با بڵێن لە زەمان ناویان تۆمار نییە ئەوەش بە شێوەیەک بە میکانیزمێک مەبلەغێک وەکو برێن دەکرێت بە بڕیارێک هاوکاری ئەو کرێکارانە بکرێ هاوکاری داراییان بۆ قەرەبووی ئەو ماوەی کە لە ماڵەوە بووینە و ئەوە یەک لە داواکاریەکانە داواکاری دیکەشمان وەکو یاساکان هەندێک لە مادەی 65 کە مادەیەکی یاساییە لە یاسای کاری ژمارە ئەفتاویەکی ساڵێشتا حەسەن ئەگەر بە کورتی پێم بڵێ لە یەکی 5 پار ساڵ 2009 تاوەکو ئەمڕۆ چەند کرێکار لە سەرکار لە شاری هەولێر گیانیان لەدەستداوە وڵا لەو ماوەی 4 مانگە ئەو پرسیارەی جەنابەت لە سەرەتای ساڵەوە تا ئێستا نزیکەی 2 مانگەوە کرێکاران لە ماڵەوەن بەڵام مانجی یەکەم و دووەم بەداخە و کرێکارێک گیانی لەدەستدا بوو ئەو کرێکارەش دیارە زەمانی هەبوو بە پێی یاسا ئەو کرێکارە مافی ئەوەی هەیە موسێشی لەوە ببردرێتەوە زۆر سپاس کاکەسەن زۆر سپاس کە لەگەڵم بوویت بڵێ ژوان ینی ئێستا لە شاری هەولێر زیاتر لە 30,000 کرێکار ئەوانەی کە لە کار و دەستەبەری کۆمەڵایەتی ناویان تۆمارکراوە هەیە جگە لەوەی ئەوانەی کە کرێکاری بیناسازی و کرێکاری دیکەن کە ناویان لە سندیکا و لە کار و دەستەبەری کۆمەڵاتی تۆمار نەکراوە. زۆر سپاس بۆ ئاراس لەگەڵمان بوویت دەستخۆش هەر بژیان ڕاست. دکتۆر دەگەڕێنەوە بۆ لای تۆ ئێمە باسی پاک و خاوێنی ئەەکەین مەرجە پاک و خاوێنیەکە تەنها خودی خۆمان و ماڵەوەمان بگرێتەوە لە ڕەمەزانە ئێستا
تا ڕەمەزان دێت خانوان زۆر خەریکی ماڵەوە بن چکە زانیتە خەریکی عیبادەتکردنەوە مەجالیانە بێت ماڵەکە زۆر بۆ پێشوازی ڕەمەزان زۆر ئاڕازێننەوە تەنانەت مناڵ پاک و تەمیسە خۆیان بە بەردەوام ماڵ بە هەمووی ئەم پاک و خانێت تەنها تایبەتە بە ماڵ و خودی کەسەکە ئەی ژینگە لە ڕووی مەبەستمەوەیە کە مەسەڵ خواردنێکی زۆر ئەخورێت و لە دەرەوە ئەو خۆڵ و خاشاکە لە ناو کۆڵاندا ئەنرێت یان شوێنە گشتەکان پێمان بڵێ لە ئیسلامە چۆن باسی ئەوە کراوە کە جگە لە پاک و خاوێنی خۆمان پاک و خاوێنی طبعا پەیوەندیەکی زۆر بەهێز هەیە لە بینی لە نێوان پاک و خاوێنی لەگەر پاراستنی ژینگە لە خاک و خۆل لە هەوا لە ئاو ئەمە هەمووی ئیسلام زۆر گرنگی پێدەدات و ئەگەر تەماشا بکەین دەقەکانی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام ئەوەی کە پەیوەستن بە پاک و خاوێنی زۆر جەخت لەسەر پاراستنی ژینگە دەکەن پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام کە باز دەکات دەفەرموێ ینی بەو کەسانەی چۆن دەرێن دەستنە دەشت و دەر چۆن ساڵانی پێشتر خەرک دەچووە دەشت و دەر و سەیران پاراستنی ژینگە دەیفەرموو اتقوا اللاعنين الذي يتخلى في طريق الناس أو في ظلهم يعني خۆتان بپارێزن لەو شتانەی کە دەبنە مایە ئەوەی خەڵک لەعنەتتان لێ بکەن ئەو کەسانەی کە ڕێگای خەڵک پیس دەکەن ژێرسێبەری دارەکان پیس دەکەن ئەمە مایە ئەوەیە کە خەڵک لەعنەتتان لە بۆ بنێریتن کەواتە دەبی ئەو کەسە ژینگە بپارێزی کاتێک سەفرە و سەیران دەکاتن و خوای تەعالا خۆی کە زەوی دروست کردووە لە بۆ ئێمە مسەخەری کردووە والأرض وضعها للأنام ئەو زەویە خوای تەعالا هەر لە بۆ مرۆڤیش نا لە بۆ هەموو مەخلوقات خوای تەعالا زەوی والێ کردیە ژینگەی زەوی بگونجێت لە بۆ ئەوەی تێدا بژین خۆ هەسارە زۆرە بەڵام هیچیان ناگونجێن بەو شێوازە کە ئینسان ژیانی تێدا بباتە سەر لەبەرەوە نەپاراستنی یان تێکدانی ژینگەی چۆن ئێستا دەبینین ئەو ڤایرۆسی کۆڕۆنا کە هات ئەو ژینگەیە ئێستا ئەگە خەڵک لە ئیش وەستایە مەعمەلەکان با بڵێن ئەو دەوڵەتە سناعیانەی کە گەورەنە چۆن ژینگە لەوانەیە فەرقێکی زۆری کردی بیکە زۆر ئێمە لە ڕسمەکان دەبینین یان لەوانەیە حتا مەناخیش گۆڕانکاری بەسەر داهاتیە لە خلالی ئەو چەند مانگە لەبەرەوە وەکو ئەوەیە کە پێمان بڵێ ئەگەر ئێوە ژینگە ناپارێزن خۆتان خوای تەعالا ئیجبارمان دەکات ڕامان دەوەستێنی ئەگەر خۆمان محافەزەی لەسەر ناکەین و نای پارێزین وەکو ئێستا خوای تەعالا وای کرد کە ئێمە هەندێک ژینگە بگەڕینینەوە سەر حالەتی تەبیعی خۆی خوای تەعالا چونکە پێمان دەفەرمێ وەستەعمەرەکم فیها داوای ئیعمار دەکات لە ئێمە زەوی ئیعمار بکەین ئاوەدانی بکەین ئەو زەویە کە خوای تەعالا لە بۆ ئێمەی دانا بیپارێزین و باسی ئەو کەسانە دەکە کە خراپەکاری لەسەر زەوی دەکەن وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث والنسل والله لا يحب الفساد خوای تەعالا قەت ئەوەی پێخۆش نییە خەڵک فەساد و خراپەکاری لەسەر زەوی اینجا چه فەساد و خراپەکاری بە کوشتن بی بە هەلگیرساندنی شەڕ و پێکدادان بی بە زولم و ستەم و زۆرداری بی چ تێکدانی زراعەت بی ويهلك الحرث والنسل تێکدانی ژینگە بە هەموو ئەو شێوازانە خوای تەعالا بە عەمەلی مفسیدین ناوی دەبا ئەو کەسانی کە فەساد و خراپەکاری لەسەر زەوی دەکەن و پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام باز دەکات دەفەرموێ يعني لا يبولن أحدكم في الماء الدائم ثم يغتسل منه أو كسا يعني كدتي آوك راوستايا أو آوە بچی پیسی بکە دوای خۆی یان خەرچی تر بچی خۆی تێدا بشوامانێ ئەو ئاوەی پیس کرد وای کرد کە زەرەر و زیان بە خەڵک بگا بە شێوەشی گشتی لە ئیسلامدا کە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام دەفەرمێ لا ضرر ولا ضرار زەرەر و زیان بە خۆت مەگەیەنە و بە زەرەر و زیان مقابلەی خەرک مەکە یعنی زەرەر و زیان بە خەرچیش مەگەیەنە بە ژینگەش مەگەیەنە تۆ ئەگەر ژینگەت پیس کرد پاک و خاوێنیت نەپاراست معنی وای زەرەر و زیانت بە خەڵک گەیان بە شێوەی گشتی دکتۆر ئەم بەحسا نمونەیە زیندی بکەین کە ئەم ڕۆژانە بەرچاوێتمەنە بۆ نمونە ئەم دەستپێکی بەحسا زڵەما بکەین دوو فڕە بەحسا ژنێ بکەین سەر پاقژیە فەرەزکردنەوە پاقژیە و دەستنوێشتن و جلوبەر پاقشکردن بەری نوێژێ زەڵامەک جهێویی کاری پاقژە شولویە خۆشە چ بهن و جلکێتی پیس نابن بس ظلامك دي بون منا البيشة سازية يان هر جهة كيف زحمة شول كده هم جلكتي بيزبن هم رنجا بهنا كا يا خوهي يان جهر جبر شولي جبت اف هر دوكا ويت همان او خو باقش كن وجلكت خو بقورن دي صبر في مزقفت في بچن دي في آيات قرآن بيروس خذوا زينتكم عند كل مسجد يان جدايت نو بين وانا ده هي بله
جوانە بەخۆی بابەتی ئەو شتانی کە پێی دەگوترێ پیسایی پیس شتی پیس ئەوەی کە لە شەرع پێی دەگوترێ پیس جیاوازە لەوەی کە بە عرف و عادەت لەوانەیە هەندێک شت ئێمە بە پیسی دابنی بە شەرع وەکو پیس تەماشای ناکە مەسەلەن کەسێکە عملەیە ئیش و کار دەکاتن ئایا لەبغی دەکا ئایا مەسەلەن جێسکاری دەکا ئەوانە شەرعەن پیس نینە ئەو مەوادە ئەگەر پێی وەیە یان ئەو شتانی کە پێی دەگوترێ متەهیرات مەسەلەن پاککەرەوە لەوانەیە ئەوەی کە خەرک پێی دەرێ و ئەوەی کە شەرع پێی دەرێ لەوانەیە فەرق و جیاوازیەکە بی مەسئلەی کرێکار طبعاً ئیش و کارەکەی ئیش و کارێکی پیرۆزە پێغەمبەر عەلەیهی السەلات وسەلام کە دەفەرمێ ما ئەکەل ئەحەد طعاما قط خەیرا من ئەن یەأکل من عمل یەده کەسێک خواردنی حەلالتر و باشتر و چاکتری نەخواردێ لەوەی کە کەسابەتی دەستی خۆی بی ئەمە لە ڕۆژی کرێکارانە پێغەمبەر عەلەیهی السەلات وسەلام کە داکۆچی لە مافیان دەکا بەرگری لە مافیان دەکا دەفەرمێ ئەعطوا الئەجیرە ئەجرەه قبل ئەن یەجیف عەرەقه پێش ئەوەی عەرەقی نیمچەوانی وشک ببیتەوە کرێیەکەی بدە نەک تەخیری بکەی یان غەدری لێ بکەی لەبەرەوەی مافی کرێکار پارێزراوە لە ئیسلام و عمل و کردەوە و کارەکەشی بەشێکە لە ئیمان و بە عیبادەت لە بۆی دەنووسرێتن و ئێمە کە باسی شیکپۆشی و پاک و خاوێنی دەکەین پاک و خاوێنی هەر ئەوە نییە کە جلو بەرگێکی جوان لەبەر دەکا ئەو کەسێک کە لەسەر شوێنی خۆی بەو شێوازە نوێژ دەکە مەبەست ئەوەیە هیچ شتێک کە شەرع پێی دەگوترێ پێی دەلێت پیس ئەوەی پێوە نەبی جلو بەرگەکەی ئەگەنا جلو بەرجی ئیش کە ئیشی پێ دەکات نوێژیشی پێوە دەکات لەکن خوای تەعالا وەکو باسی بۆنی دەوی ڕۆژوگر دەکات دەفەرمێ لە خولوف و فەمی الصائمی ئەطیب عند الله من ریح المسک بۆنی دەوی ڕۆژوگر لەوانەیە لە لای خەرک زۆر ناخۆش بی بەڵام لەلایەن خوا لە بۆنی میسک خۆشترە بە هەمان شێواز ئەو کەسەی کە عەرەق دەکات یان بۆنی لێدێ لە کەسابەتی حەلال لەلایەن خوا پیرۆزە بەڵام مەبەستەکە ئەوەیە خەلک ئەزیەت نەدا بە بۆنەکەی چونکە ئەوە کە مزگەوتە شوێنێکی گشتیە وەکو ئەو ئاەتەی جەنابەت خوێنتەوە یا بەنی ئادەمە خذوا زینەتەکم عند كل مسجد ئەی مرۆڤ ئەی ئینسان بەنی ئادەم بە جوانی و بەڕێک و پێچی دەچیە مزگەوت کە دەچێ مزگەوت جلوبەرجی پاک و خاوێن بپۆشە اینجا یەکسەر باسی خواردن و خواردنەوەش دەکە لەو ئاەتەوەشڕبوو vêrê girêngî nebû nimûne kesek dê terek suta çit ez girênkewet paqij bin û kesekê dijî de xişik pôj bin خۆی پاراستن لەسەر عرف و عادەت شتێکی جوانە بەێ ئەمە جلوبەرگەکەت ڕێک و پێک بی وە کە دەچیرە بۆ نوێش یعنی ئەمە ناری نوێژەکەی بەتالە نوێژەکەی ڕاست دروستە مادەم عورەتەکەی داپۆشیە ئەوەی کە پێویستە نوێژەکەی دروستە بەڵام ئایا چەندی پۆشتەبی کەشخەتر بی جلوبەرگەکەی ڕێک و پێکتر بی لە بۆ نوێژ باشترە خێرەکەی گەورەترە ینی بە ئەهەمیەت و گرنگی تو تەماشای نوێژت کرد لەو حالەتە اینجا ئەمە بەستەمەوە بۆ ئاەتەکە کە فەرمووی وەکولوا وەشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين حتى لەگەر باسی جوانی و زەمالی باسی خواردن و خواردنەوە دەکات خواردن و خواردنەوەت ئیسرافی تێدا نەبی چونکە زۆر جار زۆر خواردن زۆر خواردنەوە ئیسرافکردن جەمال و جوانی مرۆڤەکان ناهێریتن ئەوەی کە ئێستا لە ڕووی شکل و شێوە ینی خەڵک کە ئێستا باسی لەش جوانی دەکا ینی زۆرێک لە ڕێجیم بەکاردێنی تا لەشی خۆی جوان دەکات ئاەتەکە بزەبت لە کاتی زینەت و جەمال و جوانی پێمان دەرێ لە خواردن و خواردنەوە ئیسراف مەکەن یان مەبەستی ئەوەی کە جەنابەت باز دەکەی ئەو کەسە لە هەر کەسێک کە ئیشێک دەکا کەسابەتێک دەکا سنعاتێک دەکا جلوبەرجی ئەوە لەبەر دەکا بەڵام پێغەمبەر عەلەیهی السەلات وسەلام کە بە هەندێک لە سەحابەکانی دەفەرمووی کە لە سەفەرێک دەگەڕێنەوە طبعاً جلوبەرجی سەفەر ئەگەر غەزا بووە ئەگەر جیهاد بووە جیاواز بووە لەوانەیە تۆزاوی بی لەوانەیە بەڵام کە دەگەڕێنەوە دەفەرمووی ئینەکم قادیمونە عەلا ئیخوانیکم ئێوە دەگەڕێنەوە ناو خزم و کەس و دۆست و برادەرتان چۆن کەسێک لەگە سەفەرێک دەگەڕێتەوە خەڵک دێ سەردانی دەکا بە خێراتنەوەی دەکا فەرمووی فەئەصلیحوا ریحالەکم وأصلحوا لباسكم أو حيوان أو برين بيرو أو حيوان استباب برين سيارة إنسان بسيارة ده قريتوه ده فرمي ريشي بخن شون دري باقشي بكا بيشو بسيارة كت باكو خاوين بي وأصلحوا لباسكم جلو برقشي باكو خاوين لبر بكا دكتور أفا سر مسألة كارو شو اللي ظلمه ولا أفا ما في سوفاني أزدي ما في تخون فيري باش أبو جنكا جن بونو منا دكتور بری مکیاج خوب دانتو خوب سر و برکت چبو درکت نکه بتیان جیبو ظلامه خوب برای دست نویجا خو شد پشتینگی مکیاجی دانت مکیاج و میکاپ و هر تشتکی هفت نویش کردن پوی سر و بری و درسته یا وید به مکیاج و به هر تشتک بد
گرێدای پاقژیە بله با حديثك تاو دكم جواب تمام. الدم وزا حديثك هذا فرمي حتى تكونوا كأنكم شامة في الناس إن الله لا يحب الفحش ولا التفحش يعني أول دريكو بيك بن وكو خالي سر قوناو كل ما تشون ديارة وبارزة بوشي وازا ديار من لنيو خلق لا شيك بوشي ولا ريك بوشي ولا باكو خاويني مسألة نويش كردن طبعا بتهيبتي لبو آفرتان مسألة ئافرەت طبعا بابەتی ئافرەت لە بۆ پاک و خاوێنی وەکو پیا وایە هەمان حکمی هەیە دەبی پاک و خاوێن بی کاتێک کە نوێژ دەکا هیچ فەرق و جیاوازی نییە بەڵام مەسئلەی میکیاسکردن طبعا میکیاس خۆی بابەتێکە ئایا ئەو کەسە کە میکیاز دەکە ئەمەگەر باسی حکمی حەلالی و حرامی دەکەین ئەوە دەبی لە بۆ پیاوەکەی خۆی دەیکاتن ئەوە بەرێ مانع نییە ئەگەر بۆ پیاوەکەی خۆی دەکات نوێژیشی پێوە دەکاتن ئەگە بوو دەرێبێت ئەگە بۆ دەرێبیتەوە دروست نییە بەڵام خۆ ڕێک خستن و خۆ ڕێکپۆشی ئەوە بابەتێکی ترە بەڵێ مامۆستا ئێستا باسی ئەوەی کردوتی باسی مکیاجانە من بە شێوازێکی تر ئەو مەبەستەم لەلایە خەڵک لە بەردەمی ذاتی خوا ئەوەستێت مەبەست ئەوەیە شیک پۆش بێت و ڕێک پۆش بێت لە بەردەمی ذاتی خوا خۆ ئەگەر بە هەر شتێکەوە بێت لە بەردەمی و زاتە گەورەیە بەڵام چەندە خێری دەگات کە بە جلوبەرگێک مەرج نییە تازە بێت بەڵام مەرجەکە پاک بێت مەرجەکە خاوێن بێت چەندێک وەکو عیبادەت حیسابە پاک و خاوێنی چکۆی مەسە لە ڕەمەزانە بە دوای ئەوەیە ئەگەڕین یعنی یەک خاڵێکی بچووک بزانین عیبادەت بۆمان حسابە ئەو چین ئەو خاڵە ئەنجام بدەین ئایا عیبادەتکردنە پاک و خاوێنی ئەو خۆڕازاندنەوەی لە بەردەمی خودای گەورە یار بەگشتی خۆی کە ئەمرێکی خوای جێبەجێ دەکەی بە تەکید تۆ خێر و پاداشتێکی زۆر وەردەگری ئێمە ئاەتەکەمان کە باس کرد وەثیابەکە فەطەهیر ئەمە بەشێکە لە جێبەجێکردنی فەرمانی خوا کە تۆ جلوبەرگەکانت پاک و خاوێن ڕادەگری یان ئەو ئاەتێک کە پێمان دەفەرمێ خذوا زینەتەکم عند كل مسجد کەسێک ئەگەر ئەو زینەت و جەمال و جوانی و ڕێکفۆشیە بکات لە بۆ نوێژ و کەسێکیش بە ئیهمالی ئەو نوێژە بکە طبعا فەرق و جیاوازی زۆرە و ئەجر و پاداشتەکەی ئەو کەسە زۆر زیاترە کە بەم شێوازە بە نەشاتەوە نوێژ دەکا نەک بە شێوازێک کۆکو برەی نوێژەکەی بە کۆر داهاتبی ینی بە تەمبەری نوێژەکە بکاتن ئەمە فەرق و جیاوازی زۆرە ئەو کەسەی بە نەشات دەیکا ینی نوێژەکە بە لە بۆ نوێژەکە دەچی مەبەستیەتی کە ینی وەکو پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام دەفەرمێ وەجوعیلەت قوڕەت عەینی فی الصەلاة ینی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام چاوگەشی دڵخۆشی لە نوێژدا بوو و ئەو کەسە ئیماندارە هەر لەوەوە کە دەست پێ دەکا لە بابەتی خوشوع و خضوع و ناحیە ڕوحی و تەسکیەی نەفس و ناخودل و دەروون پاکی هەمووی ئەمە دەور دەبینی لە بۆ زیادکردنی ئەجر و پاداشت بەڵێ ینی ئەمە بشارەیەک بێ بۆ مؤمنێک ئەگەر بەش پاکی بڕواتە بەردەمی ذاتی خوددا حتمما زیاتر پاداشتی زیاترە لە کەسێک مامۆستا دەگەڕێمەوە لای جەنابەت بەڵام ئەچم هاوکارم ئارام بەختیار لە سلێمانی وەردەگرین کە لەگەڵ تیمەکانی بەرگری شارستانی لە سلێمانی ئێستا لەگەڵمانە ئارام شەوت باش و پێمان بڵیت کە ئێستا لەگەڵ تیمەکانی بەرگری شارستانی تو باسمان بۆ بکەیت کە کاریان چییە ئێستا لە مانگی ڕەمەزاندا. بەڵێ سۆڤان ئەم کاتتان باش سڵاو لە تۆ لە ژوان و لە میوانەکەشتان سڵاو لە بینەرانی کوردستان 24 بەرگری شارستانی یەکێکن لەو هێزە ئەمنیانەی کە بە بەردەوام لە ئەرگدان بۆ پێی کە کاری ئەوان زۆر تایبەتە لە ئانوسادایە هەمیشە و ئێمە هاتووینەتە یەکێک لە بنکەکانی بەرگری شارستانی لە سلێمانی ئەمڕۆ دەمانەوێت بزانین ئەوان لەگەڵ پاشێوکردن و کارکردندا چۆنن کاتەکانیان چۆن بەسەر دەبن ئێستا خەریکی پاشێوکردنن ئەوان دەمانوێت بچین بزانین لەگەڵ پاشێوکردن و کارکردن کاتەکانیان چۆنە لەگەڵ ڕۆژانی ئاساییدا با بێمە ئێرەوە کاکڕێکان ساوتان لێبێت هەر لە شوێنی خۆتان دانیشن ئەفو فەرموو دانیشن کاکڕێکان خەریکی پارچەوەکردن کاکرەکان ئەگەر پێمان بڵێن کاکرەکان کاری بەرگری شارستانی وەکو دەزانین لە ئانوسادای هەموو کاتێک لەگەڵ ڕەمەزانکردن چۆنن پارچەوکردن چۆنن لە کاتی ئەرگدا بەدڵنیە بەرگری شارستانی لە هەموو وەرزەکانە ئیشی کاری خۆی لە ئێسادا بۆی هاتنی ئەم ڤایرۆسی کۆرۆنای و تیمەکانمان تیمێکی سیVRمان هەیە لە دوای داخستنی بازار سەرجەم ناوبازار تاقیمەکەن بە
دەرمانی ڤێرگۆن ئەم شێژەوەمان کردووە لە دوایەوەشەوە ئەمە یەکێکە لە بنگەکانی ناوشاری سلێمانی کە بنکەی پیرەمێردا لە 24 کاژێرە لە حاڵاتی ئەمەدە باشییان وەکو هەموو بۆنەکانی کەش بەڕێبەتی ئەمە لە هەموو بۆنەیەکە لە حاڵەتی ئەمەدە باشیایە و ئێساش بەوەی هاتی مانگی ڕەمەزانەوە ئەم کارمەدانش هەروەکو هاوڵاتیانی کە هەم ئەو فەرزێکە لە سەریان لەسەر شانیان جێبەجێەکەن هەم ئەرکەکەشان جێبەجێەکەن. سپاس با بچینە لای ئەو کارمەندە بەڕێزانی کە لێرن بزانین خواردنەکان چۆن ئامادە دەکەن با بێمە ئێرەوە. سڵاو لێ بێت پێشەوەی ڕاستەوە خۆکە بکەین باسییان لەوە کرد کە خواردن زۆر خۆشە پاشوان تۆ خواردنیان بۆ ئامادەگەی. بەڵێ بەخێر بێن پێشەکەی بەخێر بێن زۆر سپاس بۆم بەسەکردنەوەیە. بەڵێ ئێمە وەکو ئەم تیمە بڵین هەر ڕۆژە و یەکێکمان خەفەرین بەس خواردنەکان کە دروستەکەین چەند کەسێکە منە کە حاجیمان لە کە حاجی کە مریشی خۆش لێنی و ئەوەکی قسە سەرشانی خۆی ئیتر بە پێی شتەکانە هەمانە بڵین هەر کەسە ئیشی خۆی کاکرەکانمان هەیە و مریشک پاکەکە زۆر بە جوانی شواتەوە کە حاجی خۆش لێنێ مریشکەکە بەبزانین کا حاجی مریشکەکە بۆ خۆش لێنێت ڕەمەزانە خۆش لێنێمە مەرەزگیان وەڵام من هەر لە ڕەمەزانە وەکو خێرێک بۆ ڕووبرادەرەکانم هەڵسان بۆ کارە و شاکەم ئەمانش لە دەستم ڕازین لەبەرەوە لە ڕەمەزانە زیاتر ئەی لە ماڵەوە کاک حاجی کەمتر نەوەڵە زۆر سپاس پاشوتان قبول بێت. بەڵێ سۆڤان ئەمەوێ باستەوە بکەم کە تیمەکانی بەرگری شارستانی لەگەڵ بەجێهێنانی ئەرکەکانی خۆیان کە هەیە هەروەها ئەو ئەرکە ئاینێش کە ڕۆژوگرتنە ئێستا ئەستاون بۆ پاشێوکردن بۆ ئەوەی سبەی ئەوانیش بە ڕۆژوو بن. بەڵێ دەستەکانە خۆش بێ ئارام بۆ ئەوەی کە لەگەڵمان بوویت زۆر سپاس دەکەین. سوفان طبعا سپاسی و ڕێزەکە تایبەت بووان کە سەوان ئیشگرا ئەوێت وەختێ پاشی بیان وەختێ فتاری هەوڵدن خواردنەکە چێکن یعنی ئەو هەردوو زڵامێت بەحث لێکردین شولێوانش بلی شولێوان ئەو خواردنەژی حاصلکردن جێ دەستخوشیەیە گەلێک جارە ژیاف کار بوو زەڵام هەندێکی يب زحمته مجرى كيف ترك فيري خوش طبعا من فطر صائما كبيغمبر عليه الصلاة والسلام دفرمي هر كسك ڕۆژوگرێک فتاری پێ بکاتەوە خواردنی لە بۆ حاضر بکە ئەگەر ئافرەتە لە ماڵەوە ئەگەر کەسێکی لەو شێوازەیە پێغەمبەر لە فەرمی ساڵسم هەندی خێری ئەو کەسەی دەگاتێک کە بە ڕۆژووە بەبێ ئەوەی لە خێری ئەو کەم ببیت یعنی چەند ئەو کەسەوە دەستی خێر بووین ئەوەی تەفتی ینی با بڵێن خزمەتی ڕۆژوگران دەکا بەو شێوازە ئاویان لەو ئامادە دەکا خورمان لە بۆ ئامادە دەکا خواردنیان لە بۆ ئامادە دەکا بە هەمان شێواز خێریان دەگات ئینشاڵڵ اینجا خانمان زیاتر شارەزان پیاوان لەیشی نازانن بە ئەو نەزانی خۆشیانەکەن خێرەکەیان زۆر زیاتر ئەوان لەوانەیە مەجاری عیبادەت خوداپەرستیان کەمترە لە ماڵەوە خەریکی خواردن ئامادەکردنن ئەو حەدیسە ئینشاءالله شمولیان دەکات شتێنگێکی دیسان بابەتی پاقژی و ئامۆژتن تێنە ناو جا دیسان بەرەف بابەتی خۆ بچین دکتۆر وەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێژێت إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم بل ينظر إلى قلوبكم يعني في جاري ام بحثا گرینگیا پاقژیا دلو درونی بکین باشه دلو درون چاوا پیست بد و چاوا بتا پاقش کردن اگه وصابت ویجی پیسی هیات ناف بله بخوی گرین پاکو خاوینی گرنگ لحقیقت دا لإسلام دا پاکو خاوینی دلو درونه چون خوای تعالی باز دکا فرمی یوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم ڕۆژی قیامەت ماڵ و سەروەت و سامان و منداڵ و هێز و توانە و ئەوانەی کە لە دنیا مرۆڤ هەیەی سوود و کەرچی پێ ناگەینی بەڵام دلێک کە سەلیم بی پاک بی خاوین بی دلی سەلیم و پاک و خاوێنەوەیە دلێک حقدی تێدا نەبی بەرامبەر بە مسلمانان غەشی تێدا نەبی دلێک حەسوودی تێدا نەبی ئیرەی بە خەڵک نەبە چۆن پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام دەفەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئەو کەسە ئیمانی تەواو نییە تا ئەوەی کە لە بۆ خۆی پێی خۆشە لە بۆ خەرچیش پێی خۆش نەبی کەواتە کەسێکە مەحەبەت و خۆشەویستی هەیە لە بۆ خەڵک کەسێکە نایەوێ زەرەر و زیان بە خەڵک بگەێنی مەحەبەت و خۆشەویستی هەیە چۆن پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام دەفەرمێ والله لا تدخلوا الجنة حتى تؤمنوا ولا تؤمنوا حتى تحابوا ولا أدلكم على شيء إذا فعلتموه تحاببتم أفشوا السلام بينكم ما بس ما نبي پیغمبر عليه الصلاة والسلام دفرمي ناسنا بهشتا يكديتان خوش نبي خوشويستي خلق خوشويستي دورو بر خوشويستي جينگه خوشويستي درو زيران خزم برادركان مستحتي أواند بوي
ئەمە هەمووی پاک و خاوینی دل و دەروونە بەڵام کەسێک بیەوێ لە دلەوە حەز بە زەرەر و زیانی خەرک بکە حەز بکە بەوەی نیعمەتەکان خوای گەورە لە خەڵکی تر بیسێنیتەوە کە حەسادەتی پێدەگوترێ ئەمە پیسی دل و دەروونە و عیبادەتەکان فەلسفەی عیبادەتەکان ئەوەیە کە مرۆڤ دوور بێ لە خراپە گەورەترین عیبادەت کە نوێژە دەفەرمە ئین الصەلاتە تەنها عن الفەحشاء والمنکەر نوێژێک کە مەقبولە تۆ لە مەفهومی نوێژ تێ بگەی ئەوەیە لە خراپە بە دوورت بخە بەڵام کەسەکە نوێژ خوێن بی بەڵام خراپە بکە ئەمە مانای لە حقیقەتی نوێژ تێ نەگەیشت حتا پێناسەی مسلمان کە دەکرێت المسلم و پێناسەکەی ئەوێ من سەلیمە المسلمون من لیسانی وێتی مسلمان ئەگەر پێناسەی بکەیت چێە ئەو کەسەیە مسلمانان خەڵک لە دەست و زمانی ئەمین بێ کەسێک ئەگەر هەر زمانی بە خراپە بی بەرامبەر بە مسلمانان بگەڕێ و دەستی بە خراپە بجوولێتەوە لە بۆی زەرەر بە خەڵک بگەینی ئەوە پێناسەی مسلمانی لەسەر نییە کەواتە ئەوە دل و دەرونی پاک و خاوێن نییە چونکە دل و دەروونە ئەو کارە خراپانی پێدا باش بەس بەری دەرباز بین دکتور ئەگەر هاتو ئێکی دل پیس بی یعنی ناخود دلوی بچەکی لێ ڕاهاتی وسا چ زکرێکی دیارکردی هەیە مرۆڤ ڕۆژانە بکار بینێت دل و دەرونی مرۆڤی پاقش بێت مرۆڤ بچەکی پشت ڕاست بێت هێدی خۆی دل و دەروون پاکردنەوە ئەمەش ریاضەیەکی دەوێت یعنی چۆن تێگەیشتن لەو نەسانەی کە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کاتێک کە تۆ لە نەسەکان تێدەگەی و لە مانای تعریفی مسلمان تێدەگەی دەبی چۆن دەرێت جیهادی نەفس بکەیت یعنی خەبات بکەیت تێبکۆشی ئەوەی کە نەفس پێت دەرێ تۆ بەگوێ ئەو نەفسە نەکەی قد ئەفلح من زەکاها تەسکیە معنای ماندیبوونی دەوێتن لە بۆ ئەوەی تۆ بتوانی جیهادی نەفس بکەیت تێکۆشان لەگەر نەفسی خۆت بکەیت لە بۆ ئەوەی ئەو نەفسە ئەمرت بە خراپە پێ دەکە ئین النەفسە لأمارة بالسوء إلا ما رحم ربي زاخوي دائما إنساني مسلمان أو كسي ونهى النفس عن الهوى أو هوا أو آرزواني كنفس ديبي قد غيبك طبعا ذكر يادي خوا دەس نوێش کردن عیبادەت و خوداپەرستی بە شێوەی گشتی ئەمە هەمووی کە تو یادی خوا ذکرەکان بە شێوەی گشتی دەکەی بە تەکید وا دەکات نەفس و دل و دەرونی مرۆڤ پاک و خاوێن ببیت. بەڵێ مامۆستا سونەتەکانی فترە وەکو نینۆکردن وەکو سیواکردن وەکو کەمکردنەوەی سمێڵ یاخود غەسل البەراجم دەست شوشتن کە ئێستا لە کاتی کۆرۆنا ئێمە زۆر ڕاهاتی پێمان بڵێ سونەتە لە پێش نان خواردن و دوای نان خواردن ئێمە غەسل البەراجم بکەین واتە دەستەکان ئەو بینی شەقەکانی دەست بەخۆی زۆر جار ینی شت کە دروست دەبی واقع زیاتر نەسەکانمان دەقەکانمان لە بۆ تەفسیر دەکە وەکو باست کرد ڤایرۆسی کۆرۆنا یان ڤایرۆسەکانی تر کە دیتمان هەموو دنیا گرنگی بە پاک و خاوێنی دەدەن و ئەو شتانێک کە ئەوان دەیرێن وەکو ئامۆژگاری و ڕێنمایی لە بۆ خەڵک لە ئیسلام زیاتر لە 1400 سال پێش ئێستا باس کرایە وەکو شوشتنی دەست لە پێش خواردن و لە پاش خواردنیش کە ئەمە سونەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و ئەو شتانێک کە لە باسی فیترا سنن الفیترە باز دەکا مەسئلەی دەم و ددان خاوێنکردنەوە و خاوێنیەکانی تر و حتا مەسئلەی سیواک کە ئێستا بە فلسە و معجون دەم و ددان دەشورێ و ئەو کات سیواک و ئێستاش سیواک طبعا فوائدی زیاتر و زۆرتریشە حتا پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ لولا أن أشق على أمتي لأمرتهم بالسواك عند كل صلاة ئەگەر زەحمەت نەبا یعنی واجبم دەکرد لەگەر هەموو نوێژێک سیواک بکەن دەم و ددانیان پاک و خاوێن ڕابگرن ئەمە ئەو پاک و خاوێنیەیە کە ئێستا لە بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکان ڕێنمایی دەکرێت و ئیسلام لەو کاتەوە پێمان دەرێت کە دەستمان بشوێن پێش نان خواردن پاش نان خواردن ئەمە هەمووی جەمالی و جوانی ئیسلامە لە بۆمان بەدیار دێت. زۆر چاکە مامۆستا پرسیارێکم بابینە ناو تۆزە هەندێک حکم هەیە بۆ خەڵک ڕوون نییە کە نەخۆشە بۆ نمونەوە کەسانی کە ناتوانن میز ڕاگرن حکم بۆ کەسانە چێچکۆ تەهارە بەشێکە بەشێکی سەرەکیە بۆ نوێشکردن کەواتە لەگەڵ میزکردنە تەهارەی نامێنێت حکمی و کەسانی کە نەخۆشن ناتوانن میز ڕاگرن چییە؟ بەڵێ ئەمەش تەمان باس کرایە کە سەلیسول بەولی پێدەگوترێ لە بۆ ئەوەی دەستنوێژ دەشوا لە حالەتی ئەو حالەتێکی زەروریە طبعا خوای تەعالە لا یکلف الله نفسا إلا وسعها بەقەدەر تااقەت و توانا خوای تەعالە تەکلیف لە مرۆڤەکان دەکا و ئەو کەسە
کاتی کە نوێژ دەبی دەستنوێژی دەشوا بە سەریعی نوێژەکەی بە سەریعی دەکا و ئەو کاتە یعنی هیچی تری لەسەر نییە لەبەرەوەی مالای و تاق تەکلیف لە مرۆڤ ناکرێت اینجا تەفاسیلی تری شەیەکە لە کتێبە فقهیەکان باسی ئەو زۆرە کەسانە دەکرێت باش دکتۆر ئەوەمە ناخۆ دەرونی خۆ پاقش کرد مەجلکێت خۆشی پاقشکردن ئیسلامێدا ئەف دوو تشتە بزەقێت هاتینە بەحەزکردن و بەرامبەریشدا بەحسە پاقشکردنەوە ماڵ و پارەی مرۆڤیژی هاتیەکردن چاوە ئەم پارەی خوب پاقشکین تایبەتیش هەیە ڕەمەزان دەگەلک بەحسە زەکاتیژی دەکردن بلی زەکاتێ چ ڕێکێکادی هەیە ئەم ماڵ و ملکی خو ئەوێ خودێ پرسقەمەکری پاقش بەڵام مامۆستا پێشەوەی وەڵامی کاک ژبان بدەیتەوە ئەوە ڕوونکەیتەوە هەندێک کەس سەدەقەش بە پاکردنەوەی ماڵدا ئەنێن سەدەقە جیاوازترە لە زەکات ئەوەش لەگەڵ ئەوەیە باڕەبتیکەین ئەوەنە من پرسیارەکەی نەکەم و بەخۆی طبعا زەکات هەر وشەی زەکات زەکا یعنی لە نمووە لە نموو تەهارەت و زیادبوون و زۆربوون و پاکبوونەوە خاوێن بوونەوەی زەکات تەسکیە لە بابەتی ئەوەیە ینی ئینسان پاک و خاوێن بەرێ لە زەکا مارەکەش پاک و خاوێن دەبیتەوە و پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام دەفەرمێ مالی خۆتان پاک و خاوێن بکەنەوە بە زەکات لێدانی طبعا سەدەقا زیاد لە زەکاتە سەدەقا سنەتە ینی زۆر جار زیاد لە واجب ئەتو دەیدەی اینجا پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام تەئکید دەکا و دەفەرمێ سێ شت هەنە من سوێندیان لەسەر دەخۆم لەبۆ ئەوەی چونکە پێش چاوە تو ئەگەر لە زەکات لە سەتا 2.5 دەردەکەی بابرین ئەگەر دەفتەرەکە دووە رە قەونی وەگەر میلیۆنەکە 25,000 دینار دەردەکەی لە پێش چاوی تو ئەوە پارەیەکەمی کردیە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام دەفەرمێ من سوێن دەخۆم ما نەقەسە مال من سەدەقە زۆر چاکە مال بە سەدەقە کەم نابی لەبەرچی چونکە ئەو سەدەقەیە بەرەکەت دەخاتە ناو مال بەرەکەت شتێکی معنەویە تو نایبینی وەکو پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام دەفەرمێ الصەدەقەة تدفع البەلاء وتزيد في العمر سەدەقە بەلا و موسیبەت و ناخۆشیت لەسەر لا دەبا و عمرت زیاد دەکا ئەوجا عمر ئایا زیاد بوونەکەی ئەوە عولەما تەفسیری زۆریان کردیە بەڵام زۆر جار عمرێکی کورت بەرەکەتێکی زۆری لەگەردایە یان سەعادەت و بەختەوەری لەگەردایە لەوانەیە زۆر کەس هەیە خۆزگە بە مردن دەخوازی با عمریشی درێژبی بەڵام زۆر کەس هەیە ژیانەکەی ساڵێکی لەوانەیە بەرامبەر چەند ساڵێک بی لە خێر و بەرەکەت و عەتا و بەخشین و ئەمە هەمووی ئەو سوود و کەلکانەیە کە لە زەکات و سەدەقە وەردەگیرێ ئەگەڕێنەوە ناو ئەحکامەکانمان کە بزانین هەندێک حکمی تر هەیە بۆ ئەو کەسانەی کە سیرە خۆن پیازە خۆن ئەمەش دەچێتەوە بابەتی پاک و خاوێنی چونکە تۆ هەناسا کە بەرامبەر بە کەسێک هەڵەهێنی لە مزگەوتی یان بەرامبەر بە کەسێک وەستای قساکەیت حاڵەتێکی ناخۆشی هەیە ئایا ئەو کەسانی کە سیر و پیاز ئەخۆن ئەتوانین بڵێن کە نوێژەکەن ئەوە دروستە؟ بەخۆی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام نەیفەرمووە مەیخۆن بەڵام فەرمووی هەر کەسێک ئەو جیای خوارد ئەو سەوزەی خوارد فلا يقربن مصلانا بانەی لە گەرەمە نوێژ نەکاتن خەرک ئەزیەت و ئازار نەدا چکەوانەیە سوود و کەلچی هەبیتن و کەسێک حرام نییە کەسەکە دەیخوا لە بۆ خۆی لە بۆ پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام خۆی نەیدەخوارد زانایان باز دەکەن کە مەکروه بووە لە بۆ پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام لەبەرەوەی پێغەمبەر خصوصیەتێک و هەندێک شت هەیە تایبەتمەندی پێغەمبەر بووە کە لەگەر مەلائیکەتەکان مەلەکول وەحی حەزرەتی جوبریل بەردەوام وەحی لە بۆ دەهینا یان ئەو بەردەوام لە نێو خەڵک بوو پێویست بوو لە نێو خەڵک بی بەڵام کەسێکی ترەیە دەیەوێت ئەو سەوزەیە بخوا ئەوە دەتوانی بەڵام نابی بێ ئەزیەتی خەڵک بداوە و یەک لەو عوزرانەیە کە دەتوانی جەماعەت تەرک بکە و نەهێتە نێو مزگەوت لەبەر ئەو بۆنە ناخۆشیێتە خەڵک ئەزیەت نەدا ئەمەشم بەشێکە لەوەی کە تۆ ئەزیەتی خەڵک نەدەی و ئیسلام دائیمەن ڕەچاوی ئەوە دەکا کە مرۆڤەکان زیان بەخش نەبن و مرۆڤ کە دەردەچی لە بۆ نێو خەڵک بە پاک و خاوێنی بی چونکە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام کە باز دەکە 4 من سنن المرسلین چوار شت هەنە لە سنەتی پێغەمبەرانە یەک لەوانە الحەیا شەرم والطیب پاک و خاوێنی بۆن خۆشی لە جیاتیەوەی بۆنی ناخۆشی دەبێ طبعا دەبی بۆنی خۆش بیتن والسیواک ئەوەش هەر جۆرێکە لە پاک و خاوێنی و نیکاح بەنێ دکتۆر ئەس تا بەحسا نیکاحی کردومایە کە تایبەتیش ناوبەینە ژنۆمێرەدا ئەس بەحسا پاقژیە دلی بکەم گەلێک جۆرە پرسگرێک نێوبەینە ژنۆمێرەدا چێت بن سەر دڵپیسیە دڵپیسی چ وەختێکیت نێوبەینە ژنۆمێرەدا درستە و چ وەختێکیژی حەرامە و گونەهە بەخۆی بە بابەتی زەن و گومان بە شێوەی گشتی ئینسان زەن و گومانی خراپ نابی بە موسڵمان ببات ئەوژی هەر گرێدای پاقژیە دلی و دەرونیە
زۆر کەس هەیە زیاد لە پێویست ینی هەموو شتێک دائیمەن ئیفرات و تەفریتی تێدایە ئیسرافی تێدایە و زۆر جار هەیە مقصیرە دائیمەن ئەخلاق و ڕەوشی بەرز ئەوێ معتەدیل بی لە بینی دوو شت یعنی ئێستا سەخاوت هەیە سەخاوت ئەوێ پارەی سەرف بکەی لە پێناو فەقیر و هەژار و مەسلحەتی عامە بەڵام زۆر جار هەیە ئەو پارەی ئەوەندە زیاد سەرفی دەکا دەبیتە ئیسراف ئەگەر سەرفیشی نەکە بخلە ڕەزیلیە بە هەمان شێواز مەسئلەی دڵپیسی زۆر کەس ئیفراتی تێدا دەکات ینی دەبیتە سیفەتێکی خراپ و زۆر جار پەیوەندی نێوان ژن و پیا و تێک دەدا و زۆر جار ئەمە بیستیتمان یان بینیتمان کە بوویتە هۆکارێک لە هۆکارەکانی جیابوونەوە لەبەرەوە ئینە بعض الظن ئیثم ئینسان دەبی خۆ لە زۆر یا ئەیها الذین آمنوا اجتنبوا كثيرا من الظن ڕاستە ئینسان دەبی عەفیف بی و ئەو کەسەی کە ژنە پیاوە عیفەتی هەبی پاک و خاوێن بی دل و دەرونی بەڵام ئەو کەسە نابی بەو شێوازە بی کە بگاتە دەرەجەی ئەوەی کە موەسویز بی یان ئیسراف بکات لە دڵپیسی بەڵێمە سیفەتێکی خراپە. بەڵێ زۆر سپاس دەکەین دکتۆر جەمیل سوورچی کە ئەم شەو لە ستۆدیۆی پارشیف لەگەڵمان بوویت و وەڵامدەری پرسیارەکان بەخێر هاتی زۆر سپاس دەکەین. ئەچینە بابەتێک کە باسی خواردنە بەڵام خانمێک دروستیەکە ئەویش نیگار خانمێکی دەسڕەنگینە و بە شێوەی جۆرا و جۆر لەژێر ڕێنمایە تەندروستیەکان شوێنێکی کردوتەوە لە ناو یان بە بڵێن دوکانێکی کردوتەوە کام خواردن لەسەر بەزمەکەی خواین باوە باسکەم دوکانێکی بچووکی داناوە و لەو ڕێگەیەوە بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی دابین نەکات ئەوە ئێستا بەهۆی هاتنی مانگی ڕەمەزانەوە خواست لەسەر شیرینی زیاد بووە و نیگاریش زۆرینەی کاتەکانی بە دروستکردنی شیرینی بەسەردەبات و بەرهەمەکانی دەگەێنێتە دەستی کڕیارانی و سەبارەت بە خواردنەکە باسی شیرینی بوو مامۆستای دوێنێشە وتی یەک خورمای بۆ بهێنە خێری ئەو خواردنەت ئەگات کەسش وە دیتیە خوڕمەک ئینۆی ئەوە ساو شیرینیە ببینەوە ئەوەیە ئەس بگە لە حەزبی شولیکم تایبەتیژی خواردن حاضرکن گەلە جەرەب صحبەت ئەس بێژمە مەڵ ئەس بژمێ وەرن دابخۆ خواردنگی هایکێڤەکین و خواردنی پڕێکە ئۆنلاین فروشین ئێستا ئەم چۆن نیگارخانێک کابزانانی نیگارخان چۆن ئەو کارەی دەست پێ کردووە. ناوم نیگارە سبەینان سەعات 9 دێم دوکانەکە ئەمەکەمەوە و دوکانەکەم خاینەکەمە و دوای دەسەکەم بە دروستکردنی داواکاریەکان و تا 6 ئێوارە لێرە ئیشەکەم و ساعت 6 ئەڕۆمەوە مارە. من وەکو خانمێک حەزم کرد پیشەی خۆم هەبێ شان بەشانی پیاویش بکەم پیشەی خۆم تایبەت بە خۆمم هەبی شیرینی یەکەکە لە شتانێکە حەزم لێتی زۆر ئیشی دیشەزانم بەس شیرینی یەکەکە لە شتە تایبەتانە کە زۆر حەزم لە دروستکردنیەتی وا فکرم کردەوە ئەو دوکانێک کە دایبنم شیرینی بێت. دوکانێکە من کردیتمەوە کاتە بەتاڵەکانی زۆر لە پڕ کردیمەوە و هەروها وای کردێ پەیوەندی خۆم و دیزاین و شیرینەکانم زیاتر بەخۆ دوت کا ڕۆژانە فکر لەوەیەکەمەوە شیرینی جوانتر و تایبەتتر دابنم یان شیرینێک دروست بکەم کە نەکرابێت لە بازار نەبێ و دیزانی کەم نەکەم تایبەت بە خۆم بی دیزایانی تایبەتی خۆمە بێ و لەگەر ئەوەش لایەنە مادیەکەی وای کردیە کە یارمەتی مارەج بدەم و ئەوشیان لایەنێکی باشی دیکەی دوکانەکەمە.
کۆڕۆنا هەیە و مانجی ڕەمەزانیشێ ئەو ڤایرۆسی کۆڕۆنای زۆرێک لە داواکاریەکانی منی کەم کردووە لەبەر ئەوەی گەیاندنم ڕاگررت بوو ماوەیەک بوو بەس ئێستا لەبەرەوەی کە ڕەمەزانە خواستی زیاتر لەسەر شیرینیەکانم بە پێی داواکاریەکان ئیشەکەم و گەیاندنیشم هەیە ڕۆژانە زۆر هەوڵی پاک و خاوێنی لەگەرە دەمێنی لایەنی تەندروستەکەم زۆر لەبەر چاوگرتیە ئەو جا شیرینیەکە دروستەکەم بە پێی داواکاریەکان ڕۆژانە دروستیەکەم لەبەرەوەی کە ئێستا ئەو ڤایرۆسی کۆڕۆنای هەیە زۆر شت دروست ناکەم لێرە دایبنێم لەوەی نەمینێتەوە لە بەر چاوگرتنی باری تەندروستیەکەی ئەو ڕۆژانە بە پێی داواکاری دروستێکەم و ئەیگەێنم. ماشڵڵا دەسڕەنگین بی دەسڕەنگی بشبان سڕ میهنەکەت بردوانیە وتە حەزەکەم دوکانێدا بنێ حەسکم شوێژاز حەسکم مەسەن جارجاز صحبەت بێژمە خشکە خۆ مازن چکی خواردنێت خشکێت من هەمیە دایکا من ماشڵڵا گەلە تا من ئەس بژمێ وەرن هەکە چ نەبێت ئەم دێ خۆرەنگایەکی وەکیم بەس دێ تڕشکێ فروشین تڕشک توزانین دەفمە چیە ترشک ترشیاتە ناخێر چیە کفتەی ئەوەی لە ناو مەرەگەی دەکرێت زانیم زانیم کاماڵی زانیم جاز بژمێ وەرندا خۆرەنگایەکە بەس یا تڕشکێ وەکی سەفەری فروشین بەس نزا کەس نایێت نزا ڕازی نامە کەواتە بەس تۆ ئەو سڕ میهنەیەت ببردا بینیت خۆ چۆن دروستیەکات ئەسمش مێژە تەخەم پێ نەبێت من متابعکردی بەس ڕێک نەدیت یاز دەست بێت چاوەڕێ ئەوە ئەو ژیوەکی مەسەلە وەرزشەیە وەرزشەکە کارێکیت و لایشیکەیت دەینە سەر بابەتێکی ترمان یاخود با بڵێن بەشی دووەمی پرۆگراممان ئەویش ئەوەیە کە ئەمە هەوڵی ئەومان داوە بابەتە دینیەکەمان هەرچی بێت پەیوەند بێت بە بابەتە پزیشکەکەی کە باسی لێوەکەین بابەتە زانستیەکەی کە لە ڕووی تەندروستیەوە باسی لێوەکەین ئەویش هەمومان ئەمە ئەزانین کە لە کاتێکە ئێمە بە ڕۆژووە بین بۆ 14-15 سەعات ئەمە شتێکی باوە لە ناوی هەمومانەوانی کە بە ڕۆژوانن لەبەر وشکی ناودەم وشکی قوڕک هەندێک بۆنی هەناسە دروستە بێت و زۆر پەیوەندیدارە بە دەم و ددان ئەوە ئێمەش لەبەر ئەوە بۆی کە ئەو پرسیارانە لە لای ئێوە گەڵاڵە بۆ حتممە ئەو پرسیارانە کە ئێمە لە دکتۆری ئەەکەین بۆیە میوانداری دکتۆر مستەفا ڕەسوڵمان کردووە کە پزیشکی پسپۆری دەم و ددانە بۆ ناو ستۆدیۆ یاخۆ بەخێر هاتی دکتۆر گەلە بخێرەوە ڕەمەزانەوە پیرۆست و هەر تەندروست باش دکتۆر پێش هەموو شتێک با بزانین باوترین نەخۆشیەکانی دەم و ددان چییە؟ زۆر سپاس سەرەتا پیرۆزبایی مانجی ڕەمەزان لێ و لە بینێرانیش دەکەم طبعا نەخۆشیمان زۆرە دەموددان بەس ئەوانەی کە زۆر باوە با بڵێن ئیلتیهاباتی پووکە و ئەو نەخۆشیانێک کە با بڵێن لە ناو خۆی ئمە بە شێوەیەکی گشتی دوو زۆرمانەیە زۆرێکیان ئەوانەیە کە تووشی گۆشتی ناودەم دەبێ و ئەوانەشی کە تووشی ددان دەبێ ئەوانەی ددان ئێمە بە نەخۆشی حسابیان ناکەین وەکو کلۆری ئەوانە چونکە عادەتەن نەخۆشی سیفەتێکی هەیە گواستنەوەی هەیە لەبەرەوە کلۆری گواستنەوەی نییە ینی ناتوانێت بە نەخۆشی حساب بکرێ بەڵام ئەوەی کە تووشی گۆشت دەبێت گۆشتەکەی ناودەم دەبێت جاچی زمانە لێوە پووکە ئەوانەیە ئەمانە بە نەخۆشی حسابن و زۆرمان هەیە لەوانە مەسەلەن هەمانە ئەوانەی کە ئەو نەخۆشیانی کە بزەبت تووشی پووک دەبێت هەمانە ئەو نەخۆشیانی تووشی چواردەوری ددان دەبێت پێ دەڵێن پیریۆدۆنتایتس ئەوانەی ددان پووک پێ دەڵێن جنجیڤایتس هەمانە مەسەلەن ئەو شتێک کە مەسەلەن ئەفتەسی پێ دەڵێن وەکو بە کوردواری خۆمان پێ دەڵێن پفکە ئەوەی کە لە ناو دەم دێت دەم کولی پێ دەڵێن نازانم ئەو ناوانەی هەیە ناودەم تۆقلاکات بزەبت ئەوانەمانەیە هەمانە نەخۆشیمانێ فتڕیاتە ناودەم هەمووی بەجارێک دەیگرێت بە تایبەتی لە منداڵان زۆرەمان هەیە چونکە کاتێک کە شیر دەخۆن شەوانش لەسەری دەخەون ئتر ناودەمیش بە خۆی دەوڵەمەندە بە هەموو جۆرە ماکرۆرگانیزمێش تێدا ڤایرۆسی تێدا بەکتریای تێدایە کەڕووی تێدا تر ئەمانە فرسەت دێنن عادەتەن ئەو مایکرۆرگانیزمانیان ئەو تەنۆسکە بچووکانی کە لە ناو دەم دەژین پێیان دەوترێت ئۆپۆرچونستیک واتە ئیلتیهازی واتە مەسلحەتی هەتا لە ناو دەمی ئێمەدان لە حاڵەتی ئاساییدا هیچ مشکلێکیان نییە بەڵام لە کاتێک ئێمە مەناعەمان دادەبەزی یان برینێک لە ناو دەممان دروست دەبێت لەو حاڵەتە یەکسەر هجوم دێن و تووشی نەخۆشیمان دەکەن دکتۆر دا ئەم vêcarê behsa xwe parastinê bikîn berî em tûşî nexweşiya bîn xwe hemiya dîr kir çê devî giştî çi jê didanan bin çawa em dev û didanê xwe çi Remezanê da giştî jî yani her duwazdeheyî ve parêzîn dîrî nexweşiya bîn طبعا پاراستنی دەموددان چ لە ڕەمەزان بێت چ لە ڕۆژانی ئاسایی بە فەرق ناکات چونکە لەبەرەوەی شتێکە تو لە ناو دەم دەیکەی و توانای تفکردنەوەت هەیە لەبەرەوە ناچێتە خوارەوە لە قوڕک کەواتە ڕۆژی پێ بەتاڵ نابێتەوە ینی دەرە ڕەمەزان و ناو ڕەمەزان مشکلێکمان نییە ئەوەی کە مهمە لای ئێمە شتێکی قاعدەی دوو بە دوومان هەیە زۆر مهمەوە
دوو بە دووەکە چیە ئەوەیە کە تۆ ڕۆژانە بەلایانی کەم دوو جار دەم و ددانت بشۆی بەڵێ و ساڵیش بەلایانی کەم دوو جار ددانەکان بشۆی لای دکتۆر ئەمە قاعدەی دوو بە دوو پێ دەڵێن زۆر زەڕورە ئەوەی کە لە ماڵەوە ئێمە دەتوانین بیکەین ئەوەیە کە لە دوو جار کەمتر نەبێت طبعاً حاڵە تێگەیشتێکی شێ لە مۆزوعدا زۆر نەخۆش وە هەست دەکەن یان زۆربەی خەڵک پێمان وایە بەس دوو جار نە کەمترینی دوو جارە خۆگە زیاتر بێ باشترە تۆ بێنە پێش چای خۆت تۆ ئەگەر نان بە دەستەکانت بخۆی تحمل ناکەی دوای نیشۆی ئەی تۆ کە نان بە ددانت بخۆی ئەکید دوای ناخواردنەکە پێویست پێ بۆیە چەند جار نانت خوارد ئەوەندە جارە پێویستی بە شوشتن هەیە ئەوە زۆر زەڕورە ئێمە یەک ئیشکالی زۆر گەورەمان هەیە لێرە زۆر جار هەیە لە تەمبەڵی خۆمانە یان لە ئیهمالی خۆمانە ینی محاولە دەکەین ڕۆژی جارێک بشۆین چەند ڕۆژ جارێک بشۆین و ئەو جارش زۆر بەتوندی بیشۆین ینی على ئەساس تەعویزی بکەین و طبعاً غەڵەتێکی زۆر گەورەیە ددان شوشتن بۆ خۆی عملیەکە کردارێکە دەبێت زۆر بەهادئی بکرێ بەڵام لەوە مهمتر ئەوەیە بەردەوامی هەبێ چەند جارەکەشی هەبێت ئەو زۆر مهمە ینی چەند شتێکێ دەبێ ئێمە ئاگامان لێبێ ددان شوشتن عملیەکە دوو لایەن هەیە لایەنێکی کیمیایی هەیە لایەنێکی فیزیکی هەیە لایەنە فیزیکەکە ئەوەیە کە تۆ فڵچەی بۆ بەکاردێنی بۆی خواردن لێکەیتەوە لایەنە کیمیایەکە ئەوەیە کە تۆ معجونەکە بەکاردێنی یعنی ئێمە بۆ ناتوانین مەسەلەن بە سابوون ددانمان بشۆی بۆ معجونە لەبەرەوەی معجونی ددان کۆمەڵێک پێکهاتی تێدایە فلۆراید و ئەو پێکهاتانەی تێدا کە سوودی هەیە بۆ ددان بۆیە مادام ئەم دووشتە بەکاردێنرێن کەواتە هەرێکێک لەمانە سوودێکی خۆی هەیە لایەنی فیزیایەکەوەی کە فڵچەکە بەکاردێنێت پێویستە ئەو فڵچانێک کە بەکاردێنرێت فڵچەیەک بێت نەرم بێت ئەو زۆر زەڕورە ئەنێ بۆ هەمیەوە نەرم بێت بۆ هەمویان بەڵێ فڵچەی ڕق لای ئێمە بۆ ددانی سناعی کراوە فڵچەی ڕق بۆ ددانی طبیعی نییە زۆر کەس شەبینی بەدای فڵچەی ڕقاگەڕێ وازانە ئیشێکی زۆر غەڵەتە طبعاً زۆر پیرۆشوت فڵچە چەند سیفەتێک لە فڵچەدا هەبێت زۆر مهمە یەکەمیان نەرم بێت یعنی نە زۆر نەرم بۆ خۆی عاتن وەسەتمان هەیە ئێمە ڕقمان هەیە میدیەممان هەیە وەسەتمان هەیە و زۆر نەرمیشمانە زۆر نەرمەکە عادەتەن بۆ دوای عملیات بەکاری دێنەوە عملیاتی پوکۆشتانە دەکەن بەڵام وەسەتەکە زۆر گرنگە خاڵ یەکەم ئەوەیە کە وتمان لە سیفاتی فڵچەکان ئەوەیە کە نەرمێکی طبیعی هەبێ و خاڵش تریش ئەوەیە کە فڵچەکە بڕەشەکەی واتە ڕیشاڵەکانی زۆر پان نەبێ باریک بێ باشە چونکە کە زۆر پان بوو سەیتەرە ناکەی لەسەری ئەو کات بە پووکت دەکەوێت لەبەرەوە زۆر زەڕورە تۆ کاتێک کە فڵچەیەک هەڵدەبژێری اعتماد کە بزانین چی فڵچەیەکە دێ بۆ دەمودانی تۆ بەکاردێنێ و ئەمە بۆ فڵچەکە بۆ معجونەکە بە هەماشەوە زۆر زەڕورە تۆ بزانی چ نوعێک هەڵدەبژێری ئێستا ئێمە لە زمانێکدا دەژین لە کاتێکدا دەژین معجونێکمان نییە معجونی گشتگیر بێ وەکو جاران دەچوین دەمان کڕیتەوە ئێستا معجونەکان تایبەتمەندیان هەیە مەسەلەن تۆ کە معجون دەکڕی دەبێ بە پێی ددانەکەی خۆت بکڕی مشکلە چییە بۆ نمونە تۆ کەسێکی حساسێتی ددانت هەیە کەسێکی ددانت زۆر کلۆر دەبێت یان پووکت مشکلی هەیە بەردەوام یان بۆنی ناخۆشی دەمت هەیە کە زۆر زەڕورە پێویست شە باسی بکەین لەم بەرنامەکە ئەم جۆرە معجونانە تایبەتمەندن معجون بە شێوەیەکی گشتی کۆمەڵک ئەساسیاتیان هەیە یەکسانن بەڵام هەندێک مەوادی ئیزافەیان تێ دەکرێت کە تایبەتمەند دەکرێت بۆ شتێک زەڕورە بزانی کامیان هەڵدەبژێرێ ئەمە بەنسبەت معجون و فڵچەکەەوە بس دكتور بريتو الضربه فرتشي مثلا تودي تبلخو كي تشد بوتانر ممتون جي رغبت بس بودوني فرقه جمارك ينجي بيتك ديور كلي سر فرتشه هي هر بي مروف داس خوب كتم مروف زونت افي نرمه او فلتاني كماركن لسريان نسراوا هارت ميديوم سوفت اكسترا سوفت ميديوم يمكن ميديوم زور باشا بنسبه اهتمام ده او كاوتان وقايتي دمدانيا مثلا شوشتنو بابلين نهشتنی نەخۆشکەوتنی دەمودانەوەوانە باسی فڵچە و معجونەکانمان کرد ئێستا ئەوەی کە مهمە ئەوەیە ینی تەرکیزکەین لەسەر کاتەکەی دکتۆر بۆ مهمەکە هەڵنەگرین لەبەری کە زۆر تەرکیزمان بچێتە سەری با مهمەکە بهێڵین دواتر بگەڕێمەوە لات بچین پەیامنێرمان وەرەگرین ئەچین بۆ دوهۆک دواتر دەم و ددان دووشێ بەڵام ئێمە کۆڵە پرسیارمان بۆ حازر کردووی و دەچینە لای پەیامنێرمان مەسعود لە دوهۆک مەسعود شەوت باش چۆنی چاوایی وانە؟ چاوانی باشی چاوانی باشی سەحەتەتە؟ ئارێ ئەزگەلە باشم سپاس بەهەوە دەباشترێ بمە ئەزگەلوەدا بەشدار بم پاشی وافشەوەدا و کەوا چ پرسیارێک چەکەیان ئەس بابەتێ خۆ دەست پێ بکەین یەکسەر خۆ ئەمە بزانێ کە پشتە چ هەیە بوومە بەحث پرسیارەکەمانەیە پشتەوە قەرەباڵخ و شوێنی خۆش دیارە سەمونە سوڤانە خۆ فێری بادینیت کاتن دێفێر بدێ هەردوویش از بادینی ئاخاو سوڤان جوان ئەس جاکی مەبروکە گەلێک باشە بادینی نەهەندا بزەحمەتە سوڤانەکە مرۆڤ خۆ فێر کەتن بچێکی هەڵداتن
شتێکە هەڵ دەدەم ڕێژەکە باش وڵاتین هەرێما کوردستانی بادینی تاوان بەێ ئەزل نانەوەخانەکەمانی verێ gelek جوورن نانی هێنا چێکردنی ئەزێ هەوڵدەم چمە ژوور بە بزانم کانە جهە چاوەیە کۆمەکە کارکەرال verێ کارتکەن سێدەتی باشی باشە کاک محەممەد ئەسخوازم ینی پرسێکی بکەم هون verێ چەند جوورن خواردن ینی نانی چێتکەن چه جوورن هون چاوا چێتکەن ئەم سۆمنا چێتکەن ئەم پیدان چێتکەن بەخسەمان چێت ئەوانە نانی سوکەرێنن ئەوانە فورمەنن سکری ینی شکر و چۆساێک هەبێت بەێ سوکەری نانی ئەسمەرە ئەم سمیدن بەخسەم ئەمەوە سۆمن چێتکەن هەمبورگەران چێت ئەڤە خورمەیە بەێ ئەوزی سۆمنن پیدانزی چێتکی پیدان نوکران نەمایە فرنگی شەوە گەروات شێ زێداترێژی وە هەن بەێ باشە خەڵکی دووکی هەشت چ خواردن ینی بژم نانی چ سات کردن چل زێدەتر بەریانی خەڵکتن بکرن والله لەبەر یانی سۆمن ستینن پیدان ئیشتا هەمبورگەرە ئەوە یانی ئۆ نانی سوکەریە سمیدە زۆر باشە بەێ ڕۆژانێن دیدا ینی ڕۆژانێن ئاسایدا ناکە قەدەغەیە هاتنوچوونێ نەبە گەر کۆرۆنا نەبە شەو ڕۆژانی وەکرین ئەوی چاغم 24 ساعت بکرینن چەند جوورێ نانی هون دروست دەکەن چەند جوورن یعنی عادەت عادەتێ نانانی چەند داهین دروست دەکەن عادەت نەبەولوە یانێ دەوامی نەبەولوە چونکی بەولێ مشتریانە یعنی مشتری هەبە جووری وانە چەند جوور مەسەن جوورێک دوو ئەvە سێ ینی چەند جووران چەکەن ئەنی 6 یعنی 6 جرام چێکن بەێ شتێ غەریب ینی شتێکی نوەی نادهۆکێ هونج باکووری کوردستاناتەوەنا باکووری ژامەدە شتێکی نو هەیە گەلوەدانی شتێک نوەی نۆ بتەوێت دەرە پێش سلڤێرە نەبووە بەخسەمە یعنی بەخسەم ترکیە یعنی سمیت ئەم دەبێژن ژێرا و پیدایە وزاتە سۆمزی سۆمنی ترکیە یانێ چەند کارکرد verێ گەلتە کارتکەن ئەم لەبەر 5 نەفەرن ینی ئیرو ڕۆژە جیهانیە کرێکاران ناژیت وێ زانی مەنا شتێکین بوو کارکەرە خۆ هەبوو یانجی وەک ڕۆژێن دیت دەرباز بوو چ سوپرایزێک شتێکێتەش بوانە بوو ئیرۆ حتا ساعت چەند وەکری دەبینن حتا سێ نوکە ساعت 3 ساعت 12 ئەم یانێ فرنا خۆڤەتکی چونکە ئەمر ئەوەیە 2 ساعت 12 حتا سیانێ باشە ڕۆنوایان تەندروستی ینی هەموو verێک ڕێنما هەم جهتینە لە گووری مەرجێن تەندروستیە بەێ زۆر دەستێ تا خۆش من زۆر ساڵێ بەێدی verێ ئەوە هەژمارەکە کارکەرە verێ کارتکان وەکی مەژە پێکردیانی حتا کودەم ژمێر سێ یاڤەکریە ئێدی وەختێ پاشیوێ خەلک ژێدی تێتە نانێگەرم بخود باتن سەر سفرێت خو نانێگەرم بێگومان دخواردن یا پامترێ بیتن جوان بەڵێ سەحەت و عافیت بێت و gelek مەمنون مەسعود ئەم شەڤە پاشیف تۆ دگەلمە بووی ماشاءالله تركيبة فيروي أمو قلت يا مسعود نبيجي وصوزيا في لا قوبيام نكردو مسعود أنا بيجي مسعود باشي بقى خير وبركات أو صمونا براستي بقل ماستي قلا قلك تخشن طيب تي ماستي ما كردي از قلا حش وصمون وماستي استاكاتي ماستي مريشة لقال ماستي حشي بوسينات يعني يشترين شيء تشكت طون ترجمة توزي تام ترجمة استدينا سرو باستي فتشخورنا قدي تمام دکتۆر ئەگەڕێنەوە لای جەنابەت ڕێک لە کاتێکە زۆر سپاس بۆ تۆ لەگەڵ مامووی وامەزانی تاوابرێ داوا لێبوردنەکەی خوات لەگەڵ ڕێک وەکو دراماکان کە لە شوێنێکی زۆر حساسای بڕێن ئێستا خەڵک ئەڵێ سۆفان خان بۆ وات کرد جای با لە مهمیەکە بگەڕینەوە وتت فەرمووتکە گرنگتری و مهمیەکەی لەوەیە دەمودان پاکردنەوە گرنگەکەی لەکوێ بوو ئمە قەتەعمان کرد بگەڕینەوە سەرەوە طبعا باسی هەڵبژارنی فڵچە معجونماکە ئێستا لایەنە گرنگەکەی ئەوەیە چکە زۆر کەسەیە مەسەلەن دەمودانی زۆر خراپە دەڵێ من فلچە کوالیتی بەکاردێنم معجونی کوالیتیم بۆ دێ لە دەرەوە بۆم دێ و نازانچی و دوای دەمودانیش خراپە ئەوەی کە مهمەکە ئەوەیە بەڕاستی ئێمە بزانین تەکنیکی ددانشوشتنەکە چۆن دەیکەین کاتەکانی چ کاتێکە یعنی یعنی ئەو شتانی کە پێویستن بیکەین لەگەڵ ددانشوشتن چکە بەس ددانشوشتن نییە بەتەنیا سەرەتا باسی ئەوە بکەین تەکنیکی ددانشوشتن طبعا هەر کەسێک کە دانی شوشت یعنی پێویست ناکە مەسەلەن زۆر سێرچ کات و لێ بگەڕێت و بزانێت چۆن دان بشات یان جێ ڕابگریان بەسیترین شت ئەوەیە کە پێی بڵین نابێت فڵچە بە عەکسی پووکەوە لێ بدرێت یعنی بۆ نمونە ئێستا بۆ نمونە پووک لەسەرەوە بۆ خوارەوە دێ نابێت تۆ فڵچە لێ بدەی بۆ سەرەوە دەبێت لە بەس بۆ خوارەوە بێنی پووک ئیتیجاهەکەی چۆن ئاوا بێنی هی خواریشەوە بەس بۆ سەرەوە بشۆی و دەم هەردووک شەویلاک نابێ بەیەکەوە بشۆرێ دەبێت بەجیا بێ سەرەوە بەجیا خوارەوەش بەجیا
یعنی مەسەلەن زۆر کەسمان هەیە دەڵێ ئاوا دەشۆ بەڵێ هەیە ئاواهی دەشۆ غەڵەتە. ئاسانترین ڕێگا وە شوشتنەکەی ئەوەیە دەمت دەکەیتەوە پووک لەسەرەوە بۆ خوارەوە هاتووە ئەوانی سەرەوە نیە لەسەرەوە بەس فڵچەکان بۆ خوارەوە دێنین بەو شێوەیە یعنی بەس حرەکەی مەچەکە. دکتۆرەکەەوە سەبتەوە زەحمەت هەموویمان بە هەڵە کردو دکتۆرە گەروا بێ سەیریکە زۆر ئاسان آخر خۆی من ئێستا شتێکم باس کرد وتە مهمترین شت لە دانشوشتن ئەوە نییە تو بەڕقی جارێک بشویتەوە عملیەتی دانشوشتن یعنی پێ دەڵێن دیلیکیت پرۆسس یعنی عملیەکی زۆر ناسک و یعنی ئەوەیە نابێت بە توندی دان بشۆی دەبێت زۆر بە هێواشی بیشۆی مجرد سوڕاندنی ئەم مەچەکەی ئەم قۆڵت و عەزەڵات دەور نابینێ بەس لەسەرەوە بۆ خوارەوە دەهێنی لە خواریشەوە بۆ سەرەوە دەهێنی ناچێ بت بازنەی بە بازنەیش دەتوانی بیکەی بەس بە شەرتێک زۆر دقیق بیت و لە پووکەکەت نەدەی یعنی مهمترین شت ئەوەیە کە تۆ بە عکسی پووک لێ نەدەی بۆ خراپە بۆ عکسی پووک لێ یەکەم دەبێت هۆی ڕۆشتنی پووکەکەت دووەمیان هەندێک خواردن هەیە دەچێتە ژێر پووکەکەت چونکە پووک لە سەرەتای دەستپێکردنی کە بەردانەوە نووساوە چەند ملیمێک بۆ ملیمونیوێک بنەکەی بۆشە ژێرەکەی بۆشە ئەمە کە خواردن دەیبێ ژێری ئیلتیهاب دەکات ئەو بەنسبەت شوشتنەکەی تەکنیکەکە زۆر مهمە کاتەکانی شوشتن زۆر مهمە کاتەکانی شوشتن ئێمە دەڵێن لە 2 جار کەمتر نەبێ خۆ ئەگەر زیاتریش بێ باشترە یعنی پێویستە شەوان پێش نووسن زۆر زەڕورە بۆ چونکە کاتێک کە ئینسان دەخەوێت لیک کەم دەبێتەوە لە ناودەم ئەگەر خواردن لە ناودەم هەبێ مایکرۆۆرگانیزمەکان بەکتریاکان زۆر بە ئاسانی ئیسفادەی لێ دەکەن و دەبێتەوەی دانکلۆر بوون چونکە بەردەوامی لیک لە ناودەم بۆ خۆی لیک ئەوە هیچ ددانەکان دەشوات و میکرۆبەکانیش لەگە خۆی دەباتە ناو مایدەوە لە هەمان کاتیشدا هەندێک دژە میکرۆبیشی تێدایە لە ناو لیک تێدایەتی بۆیە شەو پێش نووسن زۆر زەڕورە بەیانیانش دوای ناخواردن زۆر زەڕورە خۆ ئەگەنی ئۆرانژ بشوی زۆر باشە خاڵش تریش کە زۆر گرنگە ئەوەیە ڕاستەوخۆ دوای ناخواردن ددان نەشۆرێ بەلانی کەم نیو سەعات مەجای بدەیتێ باشە نیو سەعات بۆ سەعاتێک بۆ چونکە زۆربەمان ئەو شتەمان بەسەر هاتووە کاتێک شتێکی ترش دەخۆین چ ڕوو دەدات ددانەکانمان ئاڵ دەبێتەوە بزەوت ئەم مەوزوعە چییە لەگەڵ ترشی بەردانەکان دەکەوێت هەندێک لەو کالیسیۆم و ئەوانێک کە پێکاتی دانن لێ دەبێتەوە دێتە ناو لیکەکەت تو کە یەکسەر دان شۆی خۆی ئێستا دانەکە نەرم بۆتەوە کە دەیشۆی زەرەری پێدەگەێنی بۆیە دەبێت مەجای لیک بدەی ئەم مادانە بداتەوە بەدانەکەت لیک سیفەتێکی هەیە ئێمە پێی دەڵێن بەفەرنگ سیستەمی هەیە یعنی چۆن یعنی سیستەمی هاوسەنگکردنی هەیە کاتێک مەوادێک لێ دەبێتەوە دەیگەڕێنێتەوە بۆ دانەکە زۆر زەڕورە ئەو شتانە بۆیە پێویستە دووجارەکە بیشۆین زائیدەنیش ئەوەیە کە وتمان لە دوای ناخواردن ڕاستەخۆ نەشۆرێ لەمانش گرنگتر ئەوەیە کە پێویستە 6 مانگ جارێک کە وتمان نظامی دوو بە دووەکە ینی ساڵی 2 جار 6 مانگ جارێک لای دکتۆر بیشوی بۆ چونکە کاتێک کە تۆ بەرداوامی بە پێی مەلەستەنە ڕۆژانەکە نان دەخۆی لە سەری ئەمانەکە هەرچەند دانیشت بشۆی تابقەیەک بەدانەکانتەوە دەنووسێت پێی دەوترێت پڵک تابقەیەکی نەرمە ئەم تابقەی دەبێتە عازلێک لەسەر ددانەکانت تو ئەو کات بە معجونیش بیشۆی سوودی دووەمی ددانشتنەکەمان پێناگەێنێ وتمان دانشتن دوو سوودی یەکەمان فیزیکی خواردن لێکردنەوەیە دووەمیان ئەو فلۆرایدە لە ناو معجونەکەی مەجای بدەین بۆ دانەکە ئیمتساسیکە ئەم ئیمتساسکردنە بە دووشت دەبێت یەکەمیان پێویستە دانشتن لە 3 دقیقە کەمتر نەبێت بۆی تۆ مەجای ئەو تەفاعولە کیمیایی بدەیت یعنی ئێستا ئێمە زۆربەمان دان دەشۆین یعنی ناگاتە دقیقەیەکش کۆتایی پێدێنین بۆیە من هەموو جارێ بە نەخۆشەکانیش دەڵین بە خەڵک دەڵین هەتا بۆتان دەکرێت لە بەردەم ئاوێنە دانتان مەشۆن چونکە ناتوانین ساگت زۆر جار بینی بێتان مەسەلەن زۆر جار ئێمە خەڵکەکێ دەچێتە مەطبەخ دەچێتە جێگایەک بە دانشتنەوە ئەمە بۆ ئەوەی کات بدا بە دانشتنەکە هەتا مەجال بدەیت ئەو تەفاعولە کیمیایی ڕوو بدات چونکە ئەو فلۆرایدی لە ناو معجونەکەیە دەچێتە ناو ددانەکە لەگە کالیسیۆمەکە یەک دەگرێت پێ دەڵێن فلۆرۆ ئەپەتایت کریستالێک دروست دەکات ددانەکە ڕق دەکات لەوێ دکتۆر پێشەوەی من لەم بابەتە چکامێت دەرچم چمە ناو بابەتی کەسانی بەڕۆژوان چکە کێشیان هەیە لەگەڵ بۆنی هەناسە و بۆنی دەم بەڵام پێش ئەوەنم بۆ ڕوونکەیتەوەکە فلۆراید کە ئەخرێتە باڵێ ناو معجونەکەیە زۆرجار بابەتە خوێنیتەوە لە ئینتەرنێتوانە ئەڵێت تەنها ئەو دقەی کە معجونی دانەکە لە دانەدەیت هەر ئەو منطقەی فلۆرایدەکە ئەگرێت بەشەکانی تر نایگرێت ئایا وایە؟ نانە خۆی ئێمە هەموو جارە بە نەخۆشەکان دەڵێن ئەگەر تواناتان هەیە 3 دقە بە دانشتنەوە بن زۆر باشە یعنی هەموو دانەکان بۆی فلۆراید بگاتێ ئەگەر نەشتوانی دەتوانی کەفەکە لە ناو دەمت بێڵیتەوە کەفەکە کە هێشتەوە ئەو کات بە هەموو دانەکانت دەکرێت یعنی
بەس ئەو نقطەمان لەبیر نەچێت ئەگەر تۆ دانەکان نەشۆ 6 مانگ جارێک ئەم طبقەیە لێ نەکەیتەوە لە لای مەسەن وتمان لای دکتۆر دەبێ بیشۆی ئەوە کات ئەو طبقە عازیلە کە پێوە دەنووسێت بە دانەکانتەوە ئەمە وا دەکات نهێڵێت ددانەکە ئەم فلۆرایدا هەڵبمژێت و کار لێکی لەگەڵ بکات. بەڵێ کاتە باچی لەسەر ئەو پرسیارێکە وەک ئاشکرایە هەمومان نەزانین پرسیاری هەمووانە لە ڕەمەزانە هەرچەند بوونی هەناسەی بە ڕۆژوان لای خوای گەورە زۆر خۆشە بەڵام خودی ئینسان خۆ خوددا نییە نەعوذ بالله تحملی ئەو بۆنە ناکات حتمما چارەسەر هەیە بۆ ئەم شتە چۆن ئەکرێت کەم بکرێتەوە ئەو کێشەیە. ئەجا من پێشی جوابی پرسیارەکەتەوە حەزم لێ چکە زۆر ئەو پرسیاران دەکرێت بە شێوەیەکی گشتی باسی بۆنی دەم بکەین بەرچ درست بێت بالضبط. طبعا بۆنی دەم دەکرێت بیکەینە دوو بەش بە شێوەیەکی گشتی بەشێکیان ئەوانن کە درێژخایەنە بە بەردەوامی کەسەکە لەگەڵێتی هەشمانە مۆقەتە واتە کاتیە ئەمانەی درێژخایانەکان کۆمەڵێک نەخۆشیەکە لە جەستەدا هەیە وا دەکات کە لەوێ دەرکەوێت لە بۆن دەرکەوێت هەشمانە کاتیە و کە زۆر جار هەیە بە کۆمەڵێک زروف نەخۆشەکە پێدا دەڕات کەسەکە پێدا دەڕات و دەردەکەوێت لە بیرمان نەچێ لاشەی مرۆڤ هەمووی بەیەکەوە ڕەبتە پەیوەندە زۆر جار نەخۆشیێک لە شوێنەکە بێت نیشانەکە لە جێگایەکتر دەردەکەوێت ئێمە وەکو پزیشک کە زۆر جار سیر دەکەین بۆنێکی ناخۆش لە ناو دەمدێ زۆر جار بەهۆی ئەو بۆنەوە دەتوانین تەشخیصی کۆمەڵێک نەخۆشی تر بکەین بۆیە ضرورە کەسەکان هەست بە خۆیان بکەن کاتێک کە بۆنێکی ناخۆشی دەمی هەیە احتیمالی هەیە کێشێکی بچووکیە بێ احتیمالی شەیە کێشەکە زۆر گەورەتر بێ بۆ نمونە ئەو شتانێک کە ئێمە باز دەکەین ئەو کۆمەڵە هۆکارێکن کە گشتگیرن یەک لەوانەیە کە هەمانە طبیعی بەهۆی خواردنەوە هەیە دروست دەبێت وەکو خواردنی پیواز و سیر و ئەوانە ئەمە طبیعی و کاتیە هەمانە بەهۆی جگەرەوە ئەمەش تۆباکۆ دروستی دەکا و نیکۆتینەکە دروستی دەکا ئەمەش هەر ئەوەی احتیادیە هەمانە بەهۆی چیوە دروست دەبێت بەهۆی یعنی با بڵێن پاک و خاوێنی ناودەمی ڕانەگرتووە یعنی با بڵێن ئیلتیاباتی پوچی هەیە ددانی ئەوەیە ددانی ناشوات ئەم کۆمەڵە حاڵتانەمان هەیە کە ئەوەش ئەمانە هەموو تەواان چارەسەر دەکرێن هەمانە بەهۆی کۆمەڵێک دەرمانەوەیە کۆمەڵێک دەرمان بە تایبەتی ئەو کەسانێک کە دەرمانی زەبحات و شتیوا وەردەگرن ئەنجای ناوانەی کە بۆ دڵوەری دەگرن ئەم جۆرە دەرمانانە وا دەکات کە بۆنی ناخۆش دروستکە هەمانە ڤیتامینەکان زۆر وەردەگرێت ئەوانەی کە ڤیتامینات وەردەگرن ئەوانش کۆمەڵانێکن کە بۆنی ناخۆشیان لێ دێت ئەو کۆمەڵە شتێکن کە باسمان کردن طبیعی و دەتوانرێت چارەسەر بکرێت بەهۆیان بەڵام هەندێک حاڵەتمان هەیە کە بۆی هەیە هەر نیشانەی بۆی هەیە زۆر شتێکی قورستری هەبێت نەخۆشەکە بۆ نمونە ئەو کەسانەی کە با بڵێن نەخۆشی جەرجیان هەیە ئەنسۆلینیان تەواو نییە با بڵێن پەنکریاسیان مشکلەی هەیە یا مەسەلەن ئەو کەسانەی کە مشکلەی بۆڕی هەناسە ئەمانیان هەیە کۆمەڵە حاڵەتێکمان هەیە ئەوەی کە لە ڕەمەزاناندا ڕوو دەدات پێی دەوترێت کرەش دایت واتە فاستینگ یعنی ئەو کەسانێک کە نان ناخۆن کە نان ناخوا بۆ بۆن لە دەمی دێ لەبەر ئەوەیە کاتێک کە تۆ گلوکۆز ناخۆی شەکر ناخۆی ئەنسۆلینیش تەبعاً بەپێی پێویست دەرنادرێت و گلوکۆز نەماوەتێکی بشکێنێ ناچار جسم پەنا دەباتە بەر چەوریەکانی ئینسان ئەو چەوریانێک کە هەیەی ئەم چەوریەکە تێک دەشکێت بۆنێک دروست دەکات پێ دەوترێت بۆنی کیتۆن وەکو بۆنی کیتۆن ئەم بۆنە وای لە دێت کە بۆنێکی ناخۆش دروست دەکات ئەمە کۆمەڵە حاڵەتانێکن کە دروست دەبن کۆمەڵێک حاڵەتی نادرمان هەیە لە بۆنی دەمدا یعنی ڕوو دەدات زۆر کەسیش هەیە چارەسەری نەکردو مەسەن پێویستیی ئەوە نییە با بڵێن دەڵێت طبیعیەوە بۆنە حاڵەتمان هەیە بۆ نمونە ئەوانەی کە باوڵ ئۆبستراکشنیان پێ دەوتێتەوە مەعیدەیان با بڵێ ئەوانەی کە مشکلیان لە ڕێڕێوی مەعیدە ئەومانیانەیە و قەپات دەبێت ئەم بۆنەکە لەناو دەمیان دەدەچێت وەکو بۆنی پیسایی ئینسان وایە بۆنێکی ناخۆشە هەمانە مەسەلەن کیتۆ ئەسیدۆسس ئەوەی کە باسی کیتۆنەکەمان کرد ئەوانن ئەو کەسانن کە نەخۆشی سوکەریان هەیە بەردەوام ئەو جۆرە بۆنانیان هەیە بۆ چونکە ئەنسۆلین لە جسمیاندا دەبەزێ بە حکمی ئەوەی کە دەرزی وەردەگرن یا مەسەن شتێک دەکەن ئەم بۆنە دروست دەبێت هەمانە مەسەن برۆنچێکتایتس ئەو نەخۆشیە با بڵێن نەخۆشی نیە بڵێن ئەو حاڵەتەیە کە بۆڕی هەناسەیان لە حاڵەتی طبیعی گەورەترە ئەمە وا دەکات شلە زۆر دەربدرێت بۆنێکی ناخۆش دروست دەکات بە بەردەوامی هەمانە مەسەلەن ئەسپارەیشن نیمۆنیا بۆنێکە دروست دەبێت لە حاڵەتی چی ئەو کەسانن کە شت دەچێتەوە ناو بۆڕی هەناسەیان وەکو ڕشانەوەی وەکو لیکە وەکو ئاوچۆتە ناو سیەکانیانەوە بۆن دروست دەکات بەڵام ئەوەی کە بابەتی ئێمە با بڵێن ڕەبتی بە ڕەمەزانەوە هەیە بەڕاستی زۆربەی زۆری کە مشکلەمان بۆ دروست دەبێت چەند حاڵەتێکە زۆر جار باسیۆم کردن ڕەمەزان بۆ خۆی خێر و بەرەکەتە بەڵام ئێمە
یعنی زۆر جار بەهۆی ڕەمەزانەوە زۆر زەرەر بە لاشەی خۆمان دەگەێنین چونکە لە ڕەمەزاناندا ئەوەی کە زۆر زۆر مەرغوبە زۆر گرنگی پێدەین بابەتی شیرنەمەنیەکانن ئەمە خراپە ئەم بابەتی خواردنەوە گازیەکانن طبعاً ئەم دوانە کۆمەڵێک زەرەری زۆرمان پێدەگەێنێ یەکەمیان ئەگەمە حساب بکەین شیرنیەکان و ترشیەکان بۆ دەمودان زۆر خراپن هەمی ترش و شیرین بالضبط هەموو ترش و شیرنیەک با یەکشتان پێ بڵم طبعاً تاکە شتێک کە بتوانێت ددان کون بکات یان ددان تێک بدات ترشیە ترشیا لیموێژی هەموو ترشێک شیرینی و هەنگیڤینیژی هەموو شیرنیەک و هەموو ترشێک شیرنی کەمتر توانای تێکدانی ددانی هەیە بۆ ترشی ڕاستەخۆ کە بەدانت دەکەوێت لە خلالی چەند سانەیەک دەتوانێت هەیە کالیسیۆمەکە بێنێتە دەرێ و کلۆری بکە بەڵام شیرنی بۆ خۆی ددان کلۆر ناکە شیرنی دەبێت لەسەر دام بمێنێتەوە پێویستی بە وەختێکەیە بە کاتێکەیە تا بەکتریا دەچێتە سەری ئەم شیرنیە دەبێت بگۆڕێ بە ترشی اینجا توانای هەیە دانەکە کون بکات لە بیرمان نەچێت بەکتریا توانای ئەوەی نیە ددان کون بکات ینی بەکتێریا ناتوانێت دان بخوات یان کونی بکات ئللا بەم ساعەتی ترشیەکە وا دەکات کە دانەکە کون بکرێت ئەمەی کە باسمان کرد زەرێکی لۆکاڵی یان جێگایی بە دەمودان دەگەێنێت شیرنی و ترشی لەوە خراپتر ئەوەیە کاتێک کە تۆ شیرنی و ترشی زۆر دەخۆیت طبعاً شیرنیەکی یەکجار زۆر با بڵێن گلوکۆزی جسمت زۆر دەبێت زیاد لە حەد بەرز دەبێتەوە ئەمە پێویستی بەوەیە کە ئەنسولینیشی زۆر بڕژێ وەحاصل زەرێکی زۆر لە جسمی خۆشت دەدات بۆیە بەڕاستی ئێمە لە ڕەمەزاناندا ئەو مشکلەیەمان زۆرە شیرنی و ترشی بە ڕژێکی یەکجار زۆر دەخۆین ئەوانەی کە بە ڕۆژوو دەبن بۆنی ناخۆش لە ناو دەمیان هەردێت هەر چۆنێک بێت چونکە کاتەکانی ڕۆژوگرتن زۆرە هەکە دکتۆر مرۆڤ هێدی باغوت هەتا کێمیژی بێت ئەو بهێنە کێمتر نینە بۆ نمونە گەل کەسێکی دەوی هەمی گەڵی گرتیە نەئاغوت جا ئێستا من دەمێ باسیەوە بکەم تۆ کە بە ڕۆژووی دەبێت بزانی کە بۆنی ناخۆشی دەم لەبەر ئەوەیە ئەنسۆلین نەما و لەبەر ئەوەیە چاوریەکانت تێک دەشکێتەوە بۆ نەدروست دەبێت بەڵام دەتوانی بە چەند ڕێکارێک کەمی بکەیەوە بە چەند ڕێکار یەک لەوانە هەتا بۆت بکرێت هەناسە بە دەمت نەدەی دەمت قەپات بکەیت چونکە هەناسەدان بەدەم دەبێتە هۆی ئەوەی کە دەمت وشک بێتەوە کە وشک بۆوە بۆن دروست دەکات ئەمە زۆر زەڕۆ دوو محاولە بکەی بەردەوام دەمت تەڕ بکەی باشە جا بە ئاو تەڕی دەکەی بە هەر شتێک لەوانە و تفی بکەیتەوە کە ڕۆژوش ناشکێ و ئەوەش یەک لە ئەوکانە کە بڵین این دەبێت خاڵش تریش ئەوەیە کە طبیعیە بە ڕۆژوش بیش و دەمودانیشت بشۆی ئێمە یەکشت هەیە زۆر جار هەیە دەمودانمان دەشۆین بەڵام بۆنیش هەردێ لە حاڵەتی بە ڕۆژوش نەبین زۆر گرنگە بزانین کە لەگەڵ ددان شوشتن خێتی ددان زۆر زەڕورە چونکە ئێمە کە دانمان دەشۆین بە تەنیا دیوی دەرەوەی دان ناوەی دان و سەری دانەکان دەشۆین تەنیشتی ددانەکان بینی دانەکان ناشۆرێ ئەی باشە دکتۆر خۆجەنا بدوتت بۆ فڵچە چەند نەرمەوە کەچی ئازیەتی پووکەکە نات تۆ خێتی دان کە بەکارێنی واکات احتیمال لە زەربە بەر پووکەکە خێتی ددان ئەگەر تەوان لە بیداردا هەتا ئەویش فێربوونی دەوێت کە فێر پووک بریندار ناکە بە تاکید بەڵام خێتی ددان زۆر زەڕورە تەوان پێشی دان شوشتن بیکەی ینی خێتەکە پێش دان شوشتن لێ بدەیت چونکە تۆ کە خواردنەکە دەردەکەی ئینجا دانیشت دەشۆی پاچی دەکەیتەوە چیلکەدۆرژی مەمنوعە طبعا چیلکەدان هەر دژی دەم و ددان ینی پووک و ددانەوە شتێکی زۆرەوەیە خێتی ددان زەڕورە و زائیدەن لەگەڵ وتمان ئەم شوشتنەکە کە دەیکەی بە شێوی تەکنیکێکی با بڵێن طبی بیکەی پزیشکی بیکەی ئازانش زۆری پێدەگەیەنێ لەگەڵشیدا ئەو کەسێک کە دەزانێ مەسەلەن بۆنی ناخۆشی بەردەوام زۆرە دەکرێت معجونی تایبەت بەکاربێنرێت هەویری ددان تایبەتمان هەیە بە بۆنی ناخۆشی دەم دەکرێت ئەلەو جۆرەیان بەکاربێنێ کە زۆر سوودی لێ دەبینێ بۆی کە بۆنی ئینۆنۆڤێ مارکێکە تشتێکی تایبەت هەیە مەسەرەن ژمارەیەک پیتەکە تایبەت نەنە بەس با من لێرە بۆ هەموو مەسەلەن بینەران ئەوە بزانن هەر کاتێک چوون کڕیان معجونێکیان کڕی هەویرێکی دانیان کڕی لەسەری ناوەکەی نووسراوە مەسەلەن بۆ نمونە دەنووسرێت وایت سپیکردنەوە بۆ نمونە دەنووسرێت فرێش یعنی هەناست خۆش دەکات یان مەسەلەن بۆ نمونە نووسراوە سنسیتیڤ حساسیت ئەو بۆ حساسیەتی ددانە یان نووسراوە ئەکتیڤەکە بۆ پووکە بۆ التیاباتی پووکوانە یعنی بە وشەیەک کەلمە لەسەری فرێش بۆ هەناسە باش یەک نینە مەسەلەن بۆ هەمیەوە باش بێت ئەگەر تۆ لە ڕاستی بگەڕێ ئێستا معجونێکمان نییە بۆ هەمووی ببێ بەڵام لەگەڵ ئەوەشدا هەمویان هەندێک شتی بیسیک هەندێک شتی ئەساسیاتی هاوبەشیان هەیە کە سوودی هەیە بۆ دەمودان بەڵام لەگەڵەوەدا هەندێک ماوادی زیاد تێکراوە کە تایبەت بند بکرێ بۆ شتێکی مەسەلەن بۆ نمونە بڵین کە باسماکرەوە زۆر باشە دکتۆر ئێمە هەر باس لەواکەین دەم و ددان ئایا زمان کاریگەری هەیە لەسەر بۆن دروستکردن بۆ ناو دەمودان کاتێککە دان دەشۆین بیرمانە چه جاری وایە زمان بشۆین
گرنگی زمان چییە لە کاتێکە بۆن دروست بکات ئایا کاریگەریە؟ طبعا لە بیرمان چوو دەست خۆشکە بە بیرتێنانەوە خاڵشی زۆر مهم ئەوەیە کە بۆ بڕینی بۆنی ناخۆشی دەم ئەوەیە کە دەم و دان دەشوی خێتیش بەکاردێنی لەگەڵەوەشدا پێویستە سێم شتیش بکەیت کە زمانیشت بشوی زمان شوشتن زۆر زەڕورە چونکە ئەو قڵشانێک کە لەسەر زمان هەیە با بڵێن ئەو درزانێک کە لەسەر زمان هەیە توانای ئەوەیان هەیە کە خواردن بچێتە ناوی لەگەڵ ئەوەشدا میکرۆب بچێتە ناوی بۆن دروست بکە طبعا دەکرێت بۆ کەسێکی ئاعتیادی کە چۆن مەسەرەن دەم و دانی دەشوە کە دانەکانی شوشت بە هەمان شێوە معجون بکاتەوە سەر فڵچەکەی اینجا زمانیشی پێ بشوە هەر بە هەمان فڵچە بە هەمان فڵچە لەگەڵ ئەوەشدا ئەگەر کەسێک کە بوو مەسەلەن زۆر بوو قلیشەکانی سەر زمانی زۆر بوو ئێمە فڵچەی تایبەتمان هەیە یان با بڵێن ئینسترومنتێکی تایبەتمان هەیە ئەدەواتێکی تایبەتمان هەیە کە فڵچە نییە وەکو شێوازێکی کراندنە کە زمانەکە دەکرێنی خواردنوشتەکان دێتە دەرەوە طبعا هێشتنەوەی ئەو درزان و خواردن لە نێوانیاندا سببێکی ڕئیسی بۆ دروستکردنی بۆنی ناخۆشی دەم. دکتور ما بەحسا وان خواردنەک کراوێت بۆ دوودانی خراپ مەسەلەن ترشی و شیرینی خواردنەک وەکی هەمی ئەندۆمی دیێت جەستەی خواردنەک خواردنەکە تایبەت هەیە دەدۆنێت مرۆڤی پێز بێخێت یانژی باش لێبن پاراستی بن. طبعا ئەو خواردانە بە پێی تەمەن دەگۆڕدرێ یعنی مەسەلەن سا بۆ نمونە ئەوانەی کە لە مەراحلی دانهاتنن زیاتر بۆ ئەوانە مەسەلەن ئێمە پێیان دەڵێن کالیسیۆم و ئەو شتانە بخۆن یعنی ئەو خواردانە بخۆن کە کالیسیۆمیان تێدا بۆی دانەکانیان بەخۆ بێت. وەکی چی کالیسیۆم؟ بەڵێ وەکی چ؟ کالیسیۆم لە سپیاتیدا هەیە لە خواردنی سپیدا هەیە یعنی بۆ نمونە لای ئێمە ئەوە تەصنیف کراوە باشترین سەرچاوە بەرهەمەکانی شیرە ماست بەرهەمەکانی شیرە ماستە پەنیرە ئەم شتانەیە دوای ئەو دێت گۆشتی ماسی و ئەم جۆرە دوای ئەو دێت قەرنابیت و جۆرەکانی ترە زەردێن ئەوە سپێنی هێلکەیە تا ئەو شتانی کە سپین ئەوەی کە سپیە بزانە کالیسیۆمی بەشی خۆی تێدایەتی بەڵام باشترین شتێک کە هەبێت شیرە ئەمە بۆ منداڵ زۆر زەرورە بەڵام کە کەسێک دەچێتە تەمەنێکە و ئەوە دەبێت لەو کاتەدا پێویستی زیاتر بەو خواردنانەیە کە وەکو جۆرێک لە فڵچە ئیش دەکەن لەسەر ددانەکان ینی خواردنە ڕیشاڵەکان یعنی بۆ نمونە ئێستا کە تۆ خواردنێک دەخۆی هەیە وەکو فڵچەش ئیش دەکات بۆ منە سێوێک گەزە لە سێوێک بگری دانەکەش لەگەڵی پاک دەبێتەوە فەرقی هەیە لەگەڵەوەی کە تۆ نەستەلەیەک بخۆی طبعا لای ئێمە ئەو خواردانێک کە زۆر زەرەری پێدەگەێنن پێیان دەڵێن ستیکی فودز یعنی ئەو خواردانن کە چیڕن لەسەر دان دەمێننەوە و بیشی کە قاعدە لای یعنی بخۆی قاعدێکی پزیشکیمان هەیە کە دەڵێ ئەگەر هاتوو مەسەلەن شیرنی لەبەردەست بوو شیرنیەک لەبەردەست بوو بۆ نمونە قاعدەکە ئەوەیە ئەگەر دەنەستە لە بخۆی بە یەک جار تەسیری کەمترە لەوەی یەک نەستە لە بخۆی بە دەجار تۆزە بالضبط لەبەرەوەی تۆ کە بە یەک جار دەیخۆی ئەمە بۆ دەموددان تەواان بۆ جسم نا بۆ جسم جیاوازە چکە شەکرێکی زۆر زیاد دەکەی بەڵام بۆ دەموددان ئەوایە یعنی تۆ ئەگەر یەک جار بیخۆی فەرقی هەیە لەگەڵەوە یەک نەسەلت پێ بێ و دەجار لەسەرێک بیخۆی مەسەلەن بە فترە بیخۆی چکە ئەوە مانەوەی لەسەر دانەکان زیاد دەبێت و وا دەکات کە بەکتریا کاریگە لەسەر نەستەلەی کرد بجا ئەلک هاتە بیرۆم ئەلێک بژێ بەنیشت بەنیشت بۆ ددان و دەوید باشن یانژی بنێشت ئێمە ئەو بنێشتانەی کە پێیان دەڵێن شوگەر فریز یعنی ئەوانەی کە شەکریان تێدانە زۆر زەرورە ئەوانە بەکاربێنرێت ئەمە دوو سوودی زۆر گرنگی هەیە یەکەمیان ئەوەیە کە ڕاستەخۆ ددان پاک دەکاتەوە ئەویش خاڵش تریش ئەوەیە کە لیکس زیاد دەکات کە لیچیش زیاد بوو ئەمە وا دەکات کە تەقویت دانەکان و پووکشت بکات لەگەڵیدا زۆر چاکە دکتۆر ئێستا هەندێک دایک هەیە بەیبیان هەیە و دانەکانی دەرچووە هەوڵی ئەوەیە پارێزگاری لە دانی منداڵەکەی بکات لە چ تەمەنێکە زەرورە کە منداڵ دان بشوات زۆر بە تەمەنێکی زوو دەست پێکەن مناڵەکە نازانێت ئیزعاجە بێ پێی چ تەمەنێک زۆر زەرورە لای ما بە تەمەن بالضبط تحدید نەکراوە لە ئەو ساڵە بەڵام دووشتی زۆر ئەساسی هەیە بۆ منداڵ ینی ئەوە بالضبط دەتوانێت بیکەیتە قاعدە هەر کەسێک یەکەمێنەوەی دانەکانی هاتبێت واتە دانی شیری هاتبێت چکە لە شیریەوە دەست پێ دەکەین ئێمە یەک دوو ئەو منداڵە توانای تێگەیشتنی ئەوەی هەبێت کە پێی بڵێ ئەو شتێ لە ناو دەمتە فڕێ بدەوە ینی بە قسەت بکە کە ئەم دوو شتەی تێدا بەدی کرا یعنی ئەو تەمەنی ئەو منداڵە گونجاوە بۆ دانشتن چکە ئێمە زۆر جار هەیە منداڵمان هەیە تەمەنی 4 ساڵیشە و بە قسە ناکە ینی گوێ ناگرێ یان ئەوەی نییە کە بڵێ شتە تفیکاتەوە لەوە معجونەکە قوتی بدات بۆیە هەر کاتێک منداڵەکە با تەمەنی 3 ساڵ بێت کە توانای هەبوو ئەو شتێ لە ناو دەمی وتە تفیکەوە تفی کردەوە قوتی نەدا و ددانەکانیشی هاتبوون لەو حاڵەتە ئەو منداڵە وەختێتی بۆ دانشتن زۆر چاکە و پرسیارێکی تریشمە هەر سەبارەت بە منداڵان لە تەمەنی 5 ساڵ بۆ 6 ساڵ بۆنی هەناسەیان دێت
زۆر دایک هەیە گلەی ئەوواکە نازان مناڵەکەم بۆچی بۆنی هەناسەی دێت ئەکرێت بڵێن هۆکارەکە هی دەم و ددانێتی کۆمەڵێک شت هەیە ئی منداڵ کە بۆنی دەمی دروست دەکە بەڕاستی یەک لەوانە لەو فتری کە تۆ باست کرد فتری 5 ساڵ بۆ 6 ساڵ فترەی ئێمە پێ دەڵێن میکس دێنتش تقریبا علی لە 6 ساڵەوانە ئەوەیە کە دانی شیری و ددانی هەمیشەی هەیە ددانی شیری کە دەکەوێت عادەتەن چۆن دەکەوێت ڕێگەکەی دەتوێتەوە بە سەری دانەکە دەمێنێت کە سەری دانەکە دەمێنێت لەسەر گۆشتەکە ئەمە وای لێ دەکات کە باوڵی خواردن چێتە ژێری یان زۆر جار هەیە لەو تەمەنە دانیان کلۆر بووە ئەمە وای لێ دەکات کە بۆن دروستکەوە خاڵەشی تریش ئەوەیە کە عادەتەن لەو فترانە زۆر تەرکیز لەسەر خواردن ناکە بڵێن ئەو خواردانەی کە باشن و زائیدەنیش لە شوشتنیشدا زۆر جێڕاڵین ئەمە بە شێوەیەکی گشتی توانین بڵێن کۆمەڵێک فاکتەرێکن بۆی کە منداڵ لەو تەمەناندا بۆنی نەدەمێت دکتور ئەزید بینم ماشڵ دنێتت باشن بەستە یاخود دیر کریش هۆلیوود سمایلۆڤان مەسەلا هین وەکە پسپورێت دەف و ددانە هین گەلوەیەکەی نەبوون منە کابراێک دەبێت وڵا دەڵێت مەزەرە نەزیکم هۆلیوود سمایلەکەی چێکم هین گەلن یانژی هین دژن بەڕاستی هۆل سمایل من یەکێکم لەوانەی کە تقریبا وسطم یعنی ئەگە بەلایەن ئاکادیمیەکەی باسی بکەین هۆل سمایل کە دروست بووە یان داهێنراوە طبعا تۆ کە هەر شتێک دروست بووە یان لە توپدا داهێنراوە دەبێت سەبەبێکە بێ بۆ شتێک بەکاربێنرێ لە هەموو کتابە پزیشکەکان ئەگە سەیری بکەی هۆل سمایل بۆ کەسانێک دەکرێت کە کۆمەڵێک خەلەلی گەورەیان هەیە لە دەمودانیاندا ینی بۆ هەموو کەسێک ناکرێت بەڕاستی هی ئەوە نییە تو هەر کە حەزت لێ بوو بڵێ من بەس بۆ سپی بوونەوەی دانم بیکەم آخر دەبێت خەڵکی بزانێ یان نەخۆشەکان بزانن تۆ کە هۆل سمایل دەکەی چ ڕوو دەدات یەکەم تۆ دانەکانت دەبێت ببردرێت ینی تەوەقەی دیوی دەرەوە لەگەڵ دانەکانیشت کورد دەکرێتەوە دەبێت دانەکانت کورد بکەیتەوە جارشترش ناتوانانی بەبێ هۆل سمایل پێ بکەنی یان قسە بکە یان خواردن بخۆی چکە تەبەقە لێ بۆ تۆ دەبێت تەبەقەیەک لەسەر و جێگای هەبێت دانیش یەک سیفەتی هەیە یەکێکە لەو ئەندامانەی کە هەر کاتێک بردرا یان کلۆر بوو توانای خۆ دروستکردنەوەی نییە بۆیە هۆل سمایل کە داهێنراوە زیاتر بۆ ئەو کەسانەیە کە مەسەلەن هەیە لە زگماکەوە مشکلێک لە جینەکانی ڕوو دەدات ئێمە پێی دەڵێن ئینامڵ هایپۆپلەیژیا واتە تەبەقەی یەکەمی ددانی دروست نابێت تەبەقە سپیەکە دروست نابێت کە ئەم تەبەقە سپیە دروست نەبوو ددانەکانی زەر دەردەکەوێت بۆ حاڵەتانە زەرورە بۆ کەسانێک زەرورە کە ددانەکانیان زۆربەی شکاون کورد بوونەوە بۆی جوان دەرکەوێتەوە بەس نەئەتوو مەسەلەن کە بتێ ددانت یەک تۆ زەردە یا مەسەلەن خەلەلێکی بچوکی هەیە بچی هۆل سمایل بکەیت یا مەسەلەن ئێستا زۆر جار دەکرێت بۆ خوار و خێزبوونی ددانەکان چکە بەڕاستی کە ددان خوار و خێز بوو دەکرێت بە تەقویم چارەسەر بکرێت بەڕاستکردنەوەی ددان ددانت کە زەر بوو دەکرێت بە لەیزەر چارەسەری بکەیت ئەمە پێویست ناکە هۆل سمایل دکتۆر مستەفا ڕەسوڵ پزیشکی پسپۆریا دەم و ددانە بسیارە سەردەری ما وات بژێت هەندێکێت هەیە شەوێ دەمیان لیک دەکات سبب چیە ئەو بدم هەیە پرسیارە ئەگەر کورتی ئەوە طبعاان حاڵەتێکە زۆر کەسەیەتی ئێمە طبیعی فسیۆلۆژی جسمی ئینسانی وایە بە شەولی کەم دەبێتەوە بەڵام زۆر کەسێکمان هەیە هایپەرسەلایڤیشن واتە سەلایڤیان زۆرە لیچیان زۆرە طبعا لای ئێمە لیک وەکو شتێکی باش سەیری دەکەین هەر کەسێک کە لیکن بێت لیچی زۆر بێ ئێمە پێ دەڵێن زۆر تەندروستە وەکو چۆن دەموچاو کە چەور بێت و ئەم چۆریان دەربدرێت لای جەماعەتی جلدی ئەمە بڵێن پێ زۆر باشە لای ئێمەش ئەوانەی لیکن بن لیچیان زۆر بێ زۆر باشە نەخۆشی نییە چارەسەریشی هەیە چارەسەرەکە گە زۆر بێ ئەو کاتە زۆر جار نەشتەریگەری بۆ دەکەین بۆ ئەو بۆڕیانی کە لیک دەگوازێت دکتۆرە مەمنونێتینە مستەفا ڕەسوڵ پزیشکی پسپۆریا دەم و ددانەوە خدای خێرەوە بنوێست و مەمنونێتین هەر تەندروست باش بن و دووبار ڕەمەزان پیرۆست ما پرسیارت خۆشی ژێکردین نێت تایبەت مەبە و ژیانە دەبوو ددان نا بەڕاستی ئەو پرسیارانەی کە پرسیارمان لە دکتۆر کرد زۆرنەوە ئەو پرسیارانن کە پرسیارن لە لای خەڵک و گەڵاڵەیە لە لای خەڵکە بۆچی ئەو بۆچی ئێمە هەڵی ئەوە دێن کە بەرەف سەمسوورێ و سووسێ با بڕۆین لە شاری سەمسووری باکووری کوردستان پیاوێکی تەمەەن 70 ساڵ زیاتر لە 50 ساڵە ئاوی سووس دەفرۆشێت و ئاوەکە لەگەڵ چەند مادەیەکی دیکە تێکەڵەکات و تامێکی جیاواز بە لەزەتی هەیە ئێستا لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان خواست لەسەر ئاوی سووس زیادی کردووە با پێکەوە بچین ببینین وها به هفته سالی 5 سالم به ناوبر آوا سوسه چه دکه و دفروشن لسرانسر سمسورت ناس کرن جبا و خو فیر بویه و فیر زاروکن خوشی کریه آوا سوسه کو وک شربت میانجی ته بناف کرن جبا خلق نافچه تام و چش روزن گرما هاوینه و فطارن رمضانه
ji bo çêkirina ava sûsê pêwîstî bi kargeheke mezin û amûrên teşketîn nîne. Ji xwe wehab bi şêwaza bav û kalan ji rihên giyayê sûsê avê derdife. 50 senedir içindeyim. 5 ساڵان vê karê dikim. Bavê min wek qadirê şerbeçî dihat naskirin. Nizî 5 salan ava sûsê çêkir û firût. Ez jî 5 salan wiha dikim. Niha kurê min didomîne. Yerine yatırım, üstüne su aktarım. Wiha bê şerbetfiroş bi domandina pîşeya bavê xwe şanaziyê dike. Niha karê ava sûsê her dem nake. Taybet di meha Remezanê de bi alîkariya zarokên xwe ava sûsê çê dike û difiroşe. Serkan kurê wiha bî dibêje bapîrê wî di dema Osmaniyan de jî ava sûsê çêkiriye û firotiye. Boyamın balıdır kardeş. Yaklaşık olarak babam 50 senedir bu mesleği icra ediyor. Li vê derê hemû kes bavê min naz dikin. Ava sûsê di fitarên Remezanê da pir tê hez kirin. Ava sûsê digel tameka cuda û vekirina nefesê ji bo gurçik û cerk û xwînê jî pir baş e. Kalan bir meslektir. Ekseriyeten de Adıyaman milleti canı gönlünden sevmektedir bizi. Ava sûsê bi derxistina ava kokên giyayê sûsê tê çêkirin. Rihên giyayê sûsê li erdê tên raxistin û tên avdan. Piştî demek ava giyayê derdikeve û dibe şerbet. Taybet bo êvarên Remezanê cihê ava sûsê giring e. Boyamın balıdır kardeş. Ava sûsê li bazarên Diyarbekir, Riha, Mêrdîn û Dilokê taybet havînan tê firotin û gelek welatî wek bendeyên vê avê çavere dikin. Ava suruştî û sar digel bêhinvedaneke xweş bo tendurustiya mirov jî ciheke giring digire. Boyamın balıdır kardeş. êdî paşî va ev şevecî xilas taybetî jî ser sûsê her tiştekî xudê dayî vê dinyayê da hikmeteke tê daye sûs jî bin erdî wan rihê hişekê çend tiştekî tiştekî wişek çon ew her وڵاتێکیش خواردنەوەیەکی هەیە بۆ ڕەمەزانان کە تایبەت زۆر ڕووی ئێمە شەربەتی مێوژمان هەیە زانی لە عێراقا زۆر مێوژ باوە مێوژن دەفمە مێویژن ئەم شەویش لەگەڵتان بووین بە پاشیوی ئەم شەو هەڵمادا زیاترین زانیاریتان بۆ بخەینە ڕوو و زیاترینی ئەو بابەتانی کە پەیوەندیدارن بە کەسانی بە ڕۆژوان لێرە باسی لێوە بکرێت. پاشی و خیر و برکت بود و هر شاد بودن حتی شبکه دی. سلام علیکم. خاطر